بەڵێ ئایزان لە بەشی یەکەمی بەرنامەکە وەک هاوکاریشم و خۆشمان ئاماژەمان پێکرد کاک مەحموود میوانمانە بەڵام ئەم جارە ئەوەیان نابڕ وەرناگرین ڕاستەخۆ ئەگەر کاک مەحموود لە ستۆدیۆ من نەیبینم هەیەکسەوەرە بەلامە کاک مەحموود. یا الله السلام عليكم. السلام. دانش. ويركانم بخوا مجال لي برسمو لو زيادة كاع محمد بخير پیروز بێ. جژنی پیروز بێ بەخێر بێن. لە خۆشییا بن زۆر سپاستانەکەم. سلام علیکم. ممنونم. ماسا شوانگیان. هەر پێشەوەی دەست پێ بکەین سلاوێک لە بینەرەکانمان ئەگەر بکەی جژنە پیرۆزی خۆڕاگەینی جا دواتر ئیشی باشم پێێتە. ئەوە خزمەتتان. بەخێر. بسم الله الرحمن الرحيم. قل فبذلك فليفرحوا الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. سپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار دوای ماندووبوونی مانجێک لە پەرستش و عیبادەت و تاعات و ئەنجامدانی ڕۆژ و نوێژ و شەو نوێژ و قیام اللەیل و هەموو پەرستشانەی کە مەفروزە لە مانجی پیرۆزی ڕەمەزان ئەنجام بدرێ گەیشتی نەخۆشیەک ئەویش خۆشی جەژنی پیرۆزی ڕەمەزانە. جەژنتان پیرۆز تاعاتان قبوڵ خۆی پەروەردگار خێر و بەرەکەت بڕێژێ بەسەر ئێمە و ئێوەیە و هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێ و تاعاتان قبوڵ انشاءالله. مامۆستافا باس لەو بەرنامەیە بکەین کە بەڕاستی لە مانگی ڕەمەزاندا زۆر کاردانەوەی هەبوو بینەرێکی زۆری هەبوو زۆر باس دەکرا لەگەڵ ئەوە شاکەبڕستان خاوەنی سەدایەکی زێڕین و بەرنامەی سەدای زێڕین پێشکەش دەکەین. کەمێک پێشەوەی باسی بەرنامەکە بکەین و زیاتر بچینە ناوەڕۆکەوە حەزەکەین ئاەتێکمان لە قورآنی پیرۆز بۆ بخوێنی بە دەنگی خۆش. سەرچاو قەیچێکە انشاءالله. الله ئەکبەریشی لەگەڵ بێ بەس من نایڵێ مۆچکە تێکی ئێم. باش بەسەرچاو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث
الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. ئەی خۆی گەورە جزای خێر و بات و دەنگ خۆشەکە ممنونم. بالەوە دەست پێکەم پلانماندانا بۆ ڕۆژ یەکەم لەگەڵ تۆ بەرنامە بکەین ئەو تۆ ڕۆژانی یەکەمی جەژن لەکوێ لە سلێمانی جەژنەکە یاچیتەوە بۆ کەرکووک؟ والله هەموو جەژنێک من لە کەرکووکم، یانی لە سلێمانی جەژن هیچ جەژنێک لە سلێمانی جەژنم نەکردووە. بۆچی؟ طبعا بە تەسەووری خۆم دایک لەکوێ بێ جەژن لەوێ بێ. من دایکم لە کەرکووکە. سڵاومان بۆ سەلامەت بێت. یاخوابێەوەی بیماساجان دکتۆرجان کە لە کەرکووکە هینە نەخۆشە ئەو ناتوانێت بێت بۆ سلێمانی مەفروزە ئەولادەکانی بچنە خزمەتی. ئێمەش هەموو لەوێ کۆبینەوەی تر برایە برازایە خوشکە خوشکەزایە هەموو ئەوانە کۆبینەوە لەلای ئەو جەژناکەین و قەرباڵخەیەک دروست دەکەین و ئیتر ڕۆژی یەکەم بێ ڕۆژی دووەم بێ کولەن هەموو جەژنەکان بە بۆن ئاینیەکانەوە هەر لە مناڵیەوە لە کەرکووک هەرچی بۆنەیە ئیتر ئاینی بێ نەتەوەی بێ هەر شێوازێک بێ هەمووی هەر لە کەرکووک بە پێی تێپەڕبوونی ئەو هەموو کاتە جاران ئەچیتەوە ئێستا لە مەرحەلێک هەر لە کەرکووک ئێستا لە دوورەوە بە میوانێکیتەوە بۆ کەرکووک جیاوازەکان زۆر تقریباً 10 ساڵەدا بڕام لە کەرکووک وەکو ژیانەوە لە سلێمانیم هۆکاری هاتنیشم بۆ سلێمانی کەناڵی پەیام بوو لە عینەن کاتە کەرکووک بۆنوبەرام و سێژی تایبەتی خۆی هەیە لە بۆنەکانە بە تایبەت بۆ جەژن ئێمە هەر مەراسیمی خۆمان هەیە لە مزگەوت مەسەلەن لە قورئان خوێندن و تەکبیرات و هەموو ئەم چالاکیانە الحەمدولیلا یعنی بە فەزلی خواوە خەڵکیی چاوەڕێیە سا بۆ نمونە مامۆستای مزگەوتەکەمان ئەڵێ هەر جەژنێک تۆ نەیتەوە هەستەکەم جەژن نیە بێت تۆ بیتەوە ئەرەوەڵا حەزەکەم لێرە بیت و گوێمان لە دەنگت بێ ئەوەش فەزلی خوایە الحەمدولیلا سواسی خوایەوەی بتر ئەوەشی تیاابێت زۆر باش بە باس لەو بکەین هەمیشە دەوترێت جیاوازیەک هەیە لە نێوان جەژنەکانی ئێستا و ڕابردوودا لای بەڕێزیشتان وایە بەم شێوازە واتە لە لاویدا هیچ جیاوازیەکە بینی وەک ئێستا حەزەکەی و کاتانە بگەڕێتەوە بێگومان خۆی سەیریکە ئێمە ئەگەر جیاوازی هەیە لە نێوان کەسێک بۆ کەسێک ئێمە بە حکمی ئەوەی لە منداڵیشەوە هەر خۆماندا بۆ بابەتی قورئان و مزگەوتوانە هەر وەکو ئومەتی محەممەد وەکو مناڵی ئومەتی محەممەد نەمانەتوانین چین بۆ جۆلانە و یاری وشتیوە هەر پێمان نایی بوو ئەگەر باسەکە لەسەر ئەوە بێ باوەڕم پێ بکە یعنی تەسەور ناکەم هیچ جەژنێک من هەتا مناڵیش بوو بم چوو بمە مەسەلەن یاری و شوێنە خۆشەکان و ئەو شوێنانی کە بۆ مناڵانە بەڵام طبعاً جیاوازیەکی هەبوو خۆشی لەوە بوو مەسەلەن بە هەمان شێوە عایلە کۆ بووە خزم و کەس لە شار و شارۆچکان کۆ ئەبوونەوە جەژنانەیان پێدای ئەوە خۆشترین شت بوو ئەرەوەڵا ئەوە خۆشترین بوو جا مەسەلەن دوایەوە کۆتە کردەوە پاسکی لێکت پێکڕی شتێکت پێکڕی ئەوە باسی پاسکیل و ئەوانە کڕی بە تۆزێ نەبێ بە فزولی هەنێک ئەوانێک برادرم دوان هەنێ معلوماتم لێ وەرگرتی لەسەر زمانی زوو باش تۆ هەوا زوو هەراوا ماشەڵا گەورە بوو یا بچوویچ خەبەرم هەیە پاسێک لێ یاوێر بەسەر تا ڕۆشتەوە پاسەکە داوام بۆ بگەڕیتەوە بزانم معلوماتی باشتان بۆ کردێتەوە شتێکی شەیە خواپی کا باوکی ڕەحمەتیت موقفێکی جوانی نواندووە لەگەڵ شۆفێرەکە حەزەکەمەمان بۆ بگەڕیتەوە بزانم خوا لێ خۆش بێ لەگەڵ مردووی حازریە وەڵا من ساڵی 2001 لە مەکتەبە گەڕامەوە جاو کاتە مەدرسەی شەرعی بوو لە مەدرسەی شەریە گەڕاینەوە بە پاسکیل کە گەڕامەوە لە ڕێگە پاسێک نەفەری دابەزان من بە تەنیشتی پاسەکە بڵین ئاوە ئەمە پاسەکە بۆستا بوو بە پشتی پاسەکەەوە بە پاسیلەکە ویستم دەرچم پاسەکە کەوتو بۆ حرەکە کەوتو بۆ جوڵە لە جوڵەیە نەفەرێک پەڕیەوە من دام لە نەفەرەکە دوایی بۆ خۆم بەلایە کەوت مەژێر پاسەکە ئەگەی لە من نەبووە کە من کەوتومەتە ژێری نەفەریشی زۆرتیان نەبوو خۆشبەختانە دوو تایی پشتەوەی پاسەکان هیچی چانێکی لە تایەکان بەسەر لاشەمان ڕۆشت هەر بەسەر ئەم شان و قاچ و ئەوانەمان ڕۆشت
ئیتر نەمزانی شەوە ڕۆژە پرێز بووی یەکسەر وەڵا واتە شۆفێرەکەش ئاگای لێ نەبوو؟ ئاگای لێ نەبوو بردیانم بۆ خەستەخانە و لەوێ کە سوکاریان ئاگادار کردەوە و ئازارێکی زۆرم هەبوو ینی هۆشم نەبوو جاری وا بوو لەوەش خۆمە چووم کە دایک و باوکم هاتن ئەها شتێک هەیە لە کوردەواریە چۆنەڵێڵی کورە ئەلحەمدولیلا چانیە خۆی ماوە چانیە سەلامەتە دایکم هاتبووە سرم ئەوەنەم بیرە کە سەیری کردبووم ئاوتبووی کورە هەرزانە ینی وەزعی باش وتبووی هەرزانە چانیە نەمردووە ئەوانە ئەلحەمدولیلا وەڵا باوکیشم وتبووی کوا سایقەکە هەر یەکسەر کە هات بۆ خەستەخانە توبیان وەڵا ساقیان بردووە پۆلیس بردوێتی وتبووی ئەم کوڕە لێرە دووپەی ناڕاتەوە بۆ ماڵەوە یان ئەبێ بە جەنازەی یان ئەبێ ئەو سایقە دەرکەن ئێستا نابێ سایق یەک دقیقە لە ژوورەوە بێ ینی وازی لە من هێنا بوو بەڕەحمەت بێ ئینشاءالله لەگەڵ مردوی حازری ئەکسەر چوو بوو بۆ مەرکەزی پۆلیسەکە تەنازولی کردبوو وە سایقەکەی هێنا بۆ دەرەوە هەر ئەو دقەیە ینی هەر نەیزانی بووی تر من ئەژیم ئەمرم چۆنم وەز ئەم چیە بێ و چی نابێ وتبووی جارێ یەکەم شت سایقەکە بنێرنەوە ئەمجا هەڵستێکی زۆر جوانە ئێمەش لە ژنین بەڕاستی خۆزگا هەمومان بەو شازە تعاملمان وڵایی لێبوردەیی زۆر مهمە زۆر گرنگە قەزەی لێبوردەیی و سڵح و هەموو ئەمانە بەڕاستی کۆمەڵە کارن ئەبێ ئەمەمانان پەیڕەویکەین لە ژیانی خۆمان بە تایبەت دەوانی کە خۆیان بە موسڵمان نەزانن و ڕوو لەخوا ئەم ڕووداوە لە کەرکووک بوویان لە کەرکووک لە کەرکووک بوو ئەرەوەڵا مامۆستا دەڵێن خوێندنت لە بەغدا تەواو کردو و لە یەکەمەکانیش بوویت ئایا ئەمە هۆکار بووە کە عەرەبیت باشە و باشتریش دەتوانێت قورئانی پیرۆز بخوێنیت؟ جوانە ئەمانە لەکوێ بوو کاکە؟ وەڵای تێمەش مەزدەری خۆمان هەیە من ساڵی هەر ساڵی 2001 دوایەوەی کە حادیسەی سیارەکە ڕوویدا مەدارسی شەرعی لە کەرکووک کەم کرایەوە وتیان ئەبێ پۆلی 4 و 5 و پۆلی عفو 1 و 2 3 لە هیچ شارێک نامێنێت تەنها لە بەغدا ئامێنێ منیش 2 بووم ئەچووم بۆ 3 لە پۆلی 3 چوین بۆ بەغدا کە چوین بۆ بەغدا تەنها 2 تەلەبە بووین کورد بووین لەو دوفعەیە لەو ساڵەیە کە ڕۆشتین و ئەوانە هەفتە و دوو هەفتەی یەکەم کەس نێزانی ئێمە کوردین و کە ڕۆشتین تازە قسم داخلیمان وەرگرت و بەشە ناوخۆی و دەست بەکار بووین پێنجشەمان لەوێ پێوترێ ئیستیفاف وەستانی تەلەبە گرتبوونەوەی تەلەبە و ئەوانە هەموو پێنجشەمانێک بەیانێکی وەڵایەمیان کۆ کردەوە ساڵی تازەی ئەوانە وتیان چێ قورئان خوێنە وەڵامیش دەستم بەرز کردەوەتە من قورئان نەزانم دوانی کەشمان لەگەڵ وانیش دەستیان بەرز کردەوە وەلحاصل کۆمەڵێک تەلەبە ئەمە هەمووی بە دزاشە و عەمامە و سەردەمی حکوومەتی پێشووتر بەڵێ سەردەمی حکوومەتی باس کەوتیان قورئان خوێن وەڵا منیش دەستم بەرز کردەوە مدیری مەدرسەکەمان ناوی شێخ ئەحمەد عەبدولغەفوور سامەڕایی بوو وتی وەرە وتی خەڵکی کوێ وتم کەرکووک وتی کوردی وتم بەڵێ کوردم ئینجا بە دارشەقێکەوە و من تقریبا 6 مانگ لەسەر جێبووم هێشتا دوای ئەو حادیسێ بەڵێ بە دارشەقەوە هاتم و وەستام لە ساحەکە و وتی مەعەوەقی وتم ناوەڵا سیارە لێگەم قاچم شکاوە وتی باشە دەیڵە قورئانمان بۆ بخوێنە وەڵا قورئانێکم خوێند ئەلحەمدولیلا بە فەزلی خوا هۆیتر لەوە ئەو ساڵە بە درێژایی ساڵ هەموو پێنجشەمانێک ئەیود بەستۆ قورئان بخوێنێت تەلەبەکانی دەستی خۆ کەشف کرد ئەلحەمدولیلا جاکە ئەژهاتینەوە ئەوەشم بیرە مەوقفێکی جوانی هەبوو پێنجشەمان و جومان کە هاتینەوە ئەو کاتە 5000 زۆر بوو دکتۆر ئەوێدەوە 5000 بچنەوە مەصرەفی ڕێگەتان بێ بۆ کەرکووک کاڕۆنەوە ئیتر لەوە بووم بە قورئان خوێنی مەدرسە بەڵێ فعلەن لە دەیەکەمەکە بووم الحەمدولیلا کە ئەمە بۆ خۆی فەزلێکی گەورە بوو ئێمە کورد بیت و لەوێ لە دەیەکەمەکە بی ئەو ڕاستە جوان ڕەنگە گەر خۆشتان قسەتان نەکرد بێ هەستیان پێ نەکرد بێ کە کوردن لەوێ وەڵا بۆ من بە زۆر ڕەفیقم کە لەگەڵم بوو هەم ناوی جوتیار بوو ئەوەن ناو چیە وت جوتیار ئەی جوتیار یعنی چێ یعنی فەلاح ئیتر بۆ وازانیان کوردین کاک محمود لەگەڵ جەماعەتم باشە تایتڵەکەی کاک محمود بنووسم قورئان خوێن بنووسم میدیاکار بنووسم بانخواست و هەر سێ ئیشەکەیەکرد قورئان خوێنێکی زۆر سەرکەوتوو کاری بانخوازیشەکەی میدیاکارێکی زۆر دیار و کاریگەر سپاس دەکەم چاچی خۆتەوە حەزێکی کامیان بیان خۆت زیاتر کامیان پێ خۆشترە جارە پێشەوەی من وڵامی پرسیارەکە بدەمەوە باڕوونکردنەوەیەک بدەم یان هەر پرسیارێک بکەم تۆ ئێستا تەلەبەی دکتۆرای
بەڵێ ئای قوڕێکیش بۆ گرتومەتەوە لەسەر وەڵام من دەمێکە من بەتوڵێن دکتۆر من هەر لە خۆشەویستیە پێدەڵم دکتۆر ئیتر ئیشاڵا دکتۆراکە بەدەست بێنیت و داوەتێکی چاکمان بکەی خۆمان و ئەم ستافە بە ڕێزەی کە لێرە لە خزمەتانم هەر پێش دکتۆراکە ژەر ئەتان کەم لە خزمەتانە کاک ئارامبیکە بە ماڵ ئەوە ڕیکۆردکەن بە کاکە لە خزمەتانە مشکلە کاک ئارام ڕیکۆردیکەن بە قوربانی چاوە بەسەر چاوات هەمەدانم کاک محمود لە کێوە قسەکەم من پێشەوەی شەر ببمە تەلەبەی دکتۆرا کاک محمود کەراماتی وەڵام ئەسڵی کەرامان نەبوو بەسەرم زانی دکتۆراکە هەرە هێنی تو هینیشە هەر لێشە جوانە ئەو دکتۆری لێ قوربان ئەنجا سەبارەت بە پرسیارەکە بۆ خۆم قەناعەتم وایە لە چەند شوێنێکیش باسم کردووە تومە ئەگەر خوای گەورە فەزلیدا بە ئینسان واتە بەرەکەتێکی بەسەرا ڕشت ئیتر جاری وا هەیە ئەو بەرەکەتە دەستڕەنجی نییە جاری وا هەیە دەنگخۆشیە جاری وا هەیە لێبڕانە بۆ خەڵک جاری وا هەیە کاری خێرخوازیە واتە لە هەر بوارێک خی گەورە فەزلێکی پێبەخشیت بتانی ئەم توانایی خۆت بخەیتە خزمەتی دینی خی پەروەردگار و خەڵکی مسلمانی ئەم هەرێمە و ئەم وڵاتە بەڕاستی کارێکی پیرۆز و جوانە یعنی تۆ خوا توانایەکی پێداوی مەسەلەن ئەلحەمدولله شارەزاییت هەیە خوێنەواری زمان ئەزانی هەموو ئیمکانیاتت هەیە ئەتوانی ئەمە باشتر تەوزیف بکەی لە کۆمەڵی مححەتەی ژیان من پێش ئەوەی ڕاگەاندن کار بم من لە تەمەنی 6 ساڵیەوە تەمەن ڤیددیۆم هەیە لەو ڕۆژانە بۆیان نردمەوە ینی بەڕاستی دوو بەستم قامەتەکەم لە ماشەڵات شتێکی ماوە قورئانە خوێنم قامەتەکەم بانگە دەم لە مزگەوت ئەمانە لە تەمەنی 5-6 ساڵیەوە من دەستم پێ کردو کاری ڕاگەیاندن یەکەم جار من ئاوا بۆ نمونە کامیرە و ئۆتۆکی و ئەو جۆرەشتانم بینی بێ کەی دەرکەوت یار بەڕاستی یەکەم جار کەی لە ڕاگەیان دەرکەوت من لە زمانی بەعسەوە لە تەلەڤیزیۆنی عێراق لە تەلەڤیزیۆنی عێراق بەرنامەیەکی ئاینی هەبوو دوو مامۆسای ئاینی دانیشتن دوو مامۆسای ئاینی کەسێکیش قورئانی بۆ خوێندن ئەو قورئانیان ڕاوا کرد ئەم دوو مامۆسا ئاینیە من ینی تەمەنم زۆر لە سەرەتایەکان بوو ئەلەو کاتە من دانیشتم بەرامبەر بە کامێرا قسەم کردووە و قورئانم خوێندووە و ئەو دوو مامۆسایە ڕاویان کردووە ئەمە باسی کۆتایی نەوەدەکانت بۆ کەم ینی 2000 تقریبا با بچینە سەر باسی بەرنامەکە سەدای زێڕین کە بەڕاستی کەسانێکی زۆر سێرەکەن و حەزەکەم زانیاری سەبارەت بە بەرنامەکە بزانن چۆن بوو بیرۆکی ئەم بەرنامێت بۆ هات و چەنە وەرزیەتی کە ئەم ساڵ پێشکەشە کرد لە مانگی ڕەمەزاندا وڵا لە دەستپێکا من سوپاسی خواکەم زۆر ئەلحەمدولله کە تەوفیقی دام بە درێژایی 6 بۆ 7 ساڵە ئێمە لە بەرنامەی سەدای زێڕین بەردەوامین طبعا هۆنیا خان کە تۆ ئەڵی سەدای زێڕین تەنها بەرنامەیەک نییە بیتە نێو ستۆدیۆیەک تۆ لێرە ناو ستۆدیۆکەوە پێشەشیکەی ئەمە بانگهێشکردنی قورئان خوێنە هەڵسەنگاندنی قورئان خوێنە نەبڵێ من هەڵیە سەنگێنم بۆ معنای من شارەزایی تەواوم هەبێنە تەنها من لە ڕووی دەنگەوە من ئەبێ بزانم ئەم کەسە کە دێتە بەرنامەکەەوە فعلەن دەنگی خۆشیان اینجا کۆمەڵک لە برا خۆشەویستان و مامۆسایانی عەزیزمان گلەی یەکەن ئەڵێن بۆ ئێمەمانان بانگ ناکەی من دوو ڕوونکردنەوە ئەدەم یەکێکیان بەڕاستی من بزانم دەنگەکە خۆش نییە دوجار تووشی گلەیە بم تۆ نەفرێکی گلەی لەم نەکەی کە بانگ ناکەم بەڵام من سەتی کە گلەیەکە ئەڵێ بۆچی مەسەلەن کەسێکی دەنگخۆشت نێنە ئەبێ من بزانم ئەو کەسە دەنگی خۆشەیاننا وە فعلەن سوپاسی خواکەم ئەشزانم چێ دەنگی خۆشە و چێ دەنگی خۆش نییە ئەمە نوقتەیە نقطەی دووەم گلەیەکی زۆرمان لێ ئەکرێ ئەوە من ئەمە هەر دوای ڕیکۆرد دەکەم لە تۆڕەکانی کۆمەڵایەتی دای ئەنم بەڕاستی گلەیەکی زۆرمان لێکرێت لەوەی دوو مامۆستای خۆشەویست هەن بۆچی ئەو دوو مامۆستا بەڕێز وڵاسییان سێ مامۆستای خۆشەویست هەن بۆ بانگیان ناکەین بۆ بەرنامەکە بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرە بە فرسەتی ئەزانم باوەڕم پێ بکەن دەیان جار تەکلیفمان کردووە لە هەر سێ مامۆسای بەڕێز مامۆستا پێشەوە قادر کوردی مامۆستا ڕەعەت کوردی مامۆستا عەبدوڵڵا عومەر تەکلیفمان لێ کردوون بۆ بەرنامەی سەدای زێڕین نایان بۆ بەرنامەکەمان ئەوە تەسەورم نایەن نەک لەبەر ئەوەی خوا نەخواسە زۆرتر لە دەرەوەن سەرقاڵن بە پێشنوێژی و بە چوونە دەرەوە و بە وڵاتانی خلیجەوە بە حەقەت نایان پەرژێت نایەنەوە بۆ کوردستان بێشنەوە بۆ ئێرە
فترێکی زۆر کەم لێرە بن و ئەڕۆنەوە ئینجا من گەورەی بەرنامەکە لەوایە و فعلا من لێرەوە بۆ بگەمە وڵاتی تورکیا بۆ بگەمە ئێران بۆ نەگەمە خزمەتی ئەو سێ مامۆستا بەڕێز و خۆشەویستە کە من مەسەلەن بەنامە بەدەنگ بە هەموو شتێک لەلامە بە بەڵگەوە کە فالح و ناجح نەبووین لە بانگێشکردنی ئەو مامۆستا بەڕێزانە کە خۆشحاڵ ئەبم ئەگەر لە داهاتووە مەسەلەن کاتی خۆیان تەرخان بکەن و لەگەڵمان بەشدار بن بۆی ئیدی ئەوەندەی تر مەسەلەن گلەیمان لێ نەکرێ زۆر ڕاستە بێگومانەوانی سەرقاڵی خۆیان هەیە ئیشەڵا و دەرفەتەش دروست موفقیان بکە دەنگیان لەوە خۆشتر بێ و سەدایان لەوە زێڕینتر بێ و ئینشاءالله خواقبێت لە ماوەی ئەو با بڵێن بەرنامەی سەدای زێڕین وەکو ئامارێک لات بێت چەند قورئان خوێن چەند قاری بان کردووە ینی ڕێژ ئەو کەسانی کە بەشدار بوون لەگەڵت خۆی ئەم بەرنمەیە لە گۆڵزاری ڕەمەزانەوە دەستی پێکرد ئێمە بەرنمێکمانە بۆ گۆڵزاری ڕەمەزان لە سودۆکانی پەیامەوە پێشکەشەکرا مسابقەیەکی قورئانی بوو لیژنەی دادوەر لێرە هەبوون لیژنەکە مامۆستا شێخ حوسێن بوو دکتۆر ئیسماعیل بوو دکتۆر مەحموود بوو من و کاک ڕیاز یادی بەخێر جەژنی پیرۆز بێ لێرەوە سڵاو ڕێزمان بۆی هەیە ئەو پێشکەشکاری بەرنامە بوو ینی من و کاک ڕیاز پێشکەشکاری بەرنامەکە بووین گۆڵزای ڕەمەزان بڕگەیەک لە بڕگەکانی گۆڵزای ڕەمەزان مسابقەکە بوو کە تایە زانیمان خەڵکێک هەیە دەنگی خۆشە و پێویستە توانەکانیان بەدەر بخرێ لەو ساڵەوە وەڵاو عالەم دەستمان پێکرد وەرزی ئەمساڵ وەرزی شەشەمی بۆی کە من پێشکەشێکم وەرزی شەشەمی بوو پێش منیش برایەکی بەڕێز لە شاری هەولێر مامۆستایکی خۆشەویستیش ئەویش کۆمەڵک ئەڵقەی تۆمار کردووە والحاصلە توانین بڵێن وەرزی حوتەمی بوو بەرنامەکە نزیکی خۆی داوە لە 100 قاری ماشەڵڵا خۆی داوە نزیکی لە 100 قاریمان بانگێش کردووە تر ڕقەمێک کەم ڕقەمێک زیاد دڵنیانیم بانگهێشتمان کردوون نەک تەنها لە هەرێمی کوردستان یان نەک تەنها لە سلێمانی یان هەولێر باڵمان کێشاوە بەسەر کۆمەڵێک لە ناوچەکانی دەوروبەرش زۆر باشە بەرنمەیەکی لەم شێوازە بەڕاستی ماندووبوونێکی زۆریەتایەتە بەرهەم و پێویست بە کەسانێکە کە هاوکاری بکەن ئەو کەسانێکی بوون کە هاوکاری تویان کردوە جا مادی بێ معنەوی بێ کە هاوکارە بوون لەگەڵتا و بە تایبەتیش کە زۆر جا لە سنووری کوردستان چوتە دەرەوە ویستوتە قارەی تریش بێنیتە بەرنامەکەتەوە جوانە وەڵاهی ئەلحەمدوللیلە تەمە خۆی بۆ قورئانە جارێ هەر خۆی قورئانەکە خۆی فەڕ و فەزڵ و بەرەکەتێکی تیا هەیە ئەو گومانی تیانی دووەم بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانەوە هەر مەفرسە ئەوە تایبەتتر چکە ڕەمەزان مانگی قورئانە و زۆرترین بایەخ بدرێت بە عیبادەتێک ئەوەیە کە لە ڕەمەزانە هەم قورئان بخوێنی هەم گوێی لێ بگری کەەوە خۆی فەزڵێکی گەورەیە من بە درێژایی ئەم ساڵانە خەڵکێکی زۆر هاوکار بووە تامان ناوی هیچ کەسێک ناهێنم چونکە ئەزانم ئەگەر ناوێک بێنم یەکی کەم بیرەشێک لەیمان لێکرێن خەڵکێکی زۆر لە ڕووی مادی و معنەویەوە بەڵام پەیام بەڕاستی حەزی کردووە لە قۆناغ و مەرحەلەی لۆکاڵیەوە بڕاتە دەرەوە ببێ بە کەناڵێکی فەزایی گشتگیر هەموو کوردێکی ناوچەکانی هەرێمی کوردستان و دەوروبەری هەرێمی کوردستان بە عەرەب و بە تورکەوە لەم بەرنامەیە خزمەت پێ بکە و لە شاشەکەیەوە بتوانێت توانەکانی دەربخە ئەوەی من ئەتوانم بیڵێم بەڕێوەبەرایەتی پێشووی کەناڵ لەگەڵ ستافە بەڕێزەکەی و بەڕێوەبەرایەتی ئێستا و ستافە بەڕێزەکەی بەم دواییە توانیان هەوڵی خۆیان بخەنە گەڕ بۆ ئەوەی بەرنامەکە پێشکەش بکرێ ئەوە خاڵێکی تر من سوپاسی ئەو خەڵکاکەم کە لە ڕووی مادیەوە هاوکارمان بوون هۆنیا خان دکتۆر جان ئێوە کە بیر بکەنەوە کە تۆ ئەڕووی بە وڵاتێکی دەرەوە پەیام بەو ئیمکانیاتە کەمەوە کە هەیەی کە نزیکی 100 کارمەندی هەیە ئەم 100 کارمەندە بە بودجەیەکی کەم زۆر کەم ینی ئێستا ڕەنگە خۆش نەبێ بەس کارمەندی ئێرە و پێشکەشکاری بەرنامە من ڕۆژێک لە دوانگەی خەڵکەوە کە ئەو کاتە بەرنامی دوانگەم پێشکەشە کرد نەفەرێک لە کۆمنتەکان نووسی بووی ئەبێ مەعاشت چەند بێ منیش هەر ڕێک لە بەرنامەکەەوە پێم و 2,600,000 دینارە 2000 لە کۆمنت خەڵک نووسی چۆن شتی وە ئەبێ تایوەڵا بووە ئاخر یعنی چۆن مستەحیلە وتمەڵاکاکە بووە وتی ئاخر وتمەڵاکاکە ئێمە من بەرناماکەم ئەوە ئەکەمە ماکەم 300 400 زۆرترینی مەعاشی ئەم کەناڵە
ڕەنگە هەر 500,000 دینار بێ لەوە زیاتر نەترازاوە تێنەپەڕێەوە بۆ قۆناغی ئێستا تاوان قۆناغی دوای کۆرۆنا و مەعاژ نییە و وەزە خراپە پێشتر ڕەنگە جۆرەی چکە بوو بێ بەڵام ئێستا ئاو هەیە و ئیداراژەکەین و دڵیشمان بە ئیشەکەمان خۆشە و مەفروزەواش بێ قسەکە لەسەر ئەوەیە خەڵکێکی زۆر لە ڕووی مادیەوە هاوکارتە ئەم هاوکاریە هەبوو و توێتی ناومێنە هەبوو و توێتی حەز ناکەم کەس بزانێ هەبوو و توێتی قەیچێکە من بە سپۆنسەر ئامادەم یعنی من ئەگەر باسی کۆمەڵێک لەو کۆمپانیانە بکەم مەسەڵەن کۆمپانیای ئەسێ لە شاری سلێمانی هاوکار بووە مەسەڵەن کۆمپانیای ئاسمان بۆ بەرهەمێنانی سفرە و موادی پاکەرەوە ئەوانە هاوکارمان بووە مەسەڵەن کۆمپانیای پاڕەزان هاوکارمان بووە منەظەمەیەکە بوو بە ناوی منەظەمەی نەماریق کە خاوەنددارێتی لەلایەن بەڕێزێکەوە کرێ لە شاری بەغدا چکە بۆ قورئان بوو ئەمانە هاوکار بوون خەڵکی کەش هەبووە هاوکار بووە ئیتر بە ئەگەر بە 100 دۆلاریش بێ ئەگەر بە 100,000 دیناریش بێ ڕەنگە وتبێتی ناومێنەوە پێویست ناکە و کولفەی بەرنامەکەمان پێ بەڕێ کردووە لە کۆتاییشە ئامانجە جوانەکەمان بینی لە کۆتایی بەرهەمێکی جوانی لێ دەرچوو دەنگدانەوەی زۆری هەبوو لای والله سوپاسی خوا ئەکەم تەنها فەزلی خوایە ئازایەتی منیتیانە ڕەنگە من لە ڕووی جەستەیەوە ماندوو بووبم بەڵام ئەوەندەم دڵ بە ئیشەکە خۆش بووە هەستمە ماندوێتی نەکردووە ئەگەر بۆ بەلقان و بۆ شیشان و ڕوسیاش چوبم بەلام و ئاساییە هەروتی بێتیان قاری ئەک لە فلانە شوێن هەیە بەلام ڕێکەوتو مەسەڵەن کەسێکت پێ بناسێنن جا من خۆم ئامادەکاری بەرنامە بوون تووشی گرفت زۆرە بینیا میوانەکە نایە ئەوە نیە ئێمەمانەوێت هەبێت یا تەوەرەکە بگۆڕین ستفە دەنگی کوالەتی باش نەبوو بێ ڕەنگە زانستی قورئانی شارەزاوی بەڵام تۆ یا کەسێک گلەی لێ کردوێتی بە ناحاق بالفعل ئارەوەڵا ڕووی داوە مەسەڵەن کردو یعنی تۆ کابرا قورئانیشی بۆ خوێندبی خۆ یان بەرنامەکە تۆمار کردبێت چی لێکەی مەسەڵەن وڵی خۆی فەنی ڕاگەیاندن لەوایە تۆ بتانی مەسەلەن شتێکت بەدڵ نەبوو یعنی حقیقەتەن بیانوێکی وای بۆ بێنیتەوە کە کابرا بتوانێت قەناعەت بکات چونکە من ناکرێ ماوەسا دکتۆر شوان ناکرێ من لاواسترین لە بەرنامەکە بۆمە پێشکەش بکەم و بەرنامەکە خۆی بەخوەتە ئێمە گەیشتوینەتە بەغدا چوینەتە ئێران چوینەتە تورکیا ئەوە کەرکووک ئەوە ڕانیە ئەوە پێنجوێن هەڵەبجا سلێمانی ئەوە هەولێر دەوروبەری هەولێر هەموو ئەم شوێنانە ئێمە بەرنامەمان لێوە هەبووە سوتفەی کردووە مەسەڵەن تۆ پێشنیاری کەسێک کردووە کردەوە و توتە فلانە کەس دەنگی خۆشە تەمەن لە دید و تێڕوانی دیتەوە دەنگی خۆشە بەس ڕەنگە بۆ بەرنامەی سەدای زێڕی نەگونجێ چونکە کار لەسەر زۆری نەدەکرێت بالفعل ئەبێ ئەم کەسە مەسەڵەن شارەزایی مەقاماتی هەبێت خۆ من خەبیر نیم لە مەقاماتە بەس خۆ هیچ نەبێ حەوت مەقامی سەرەکیمانێ منم حەوتا ئەزانم زانم جیاکاری بکەم لە ناویانە ئەبێ ئەم کەسە مەقامزان بێ ئەبێ ئەم کەسە لە ڕووی ئەحکام و تەجویدەوە مەزبوط بێت چکە من دوایی بەرپرسیارە بم ئەڵێ تۆ کەسێک مەزبوط نەبوو لە ڕووی ئەحکام و تەجوید و وەقف و ئیبتیدا و مدود و ئەمانەوە چۆن هێناوتە بۆ بەرنامە ئەبێ ئەم کەسە شکل و شێوەی مەقبول و گونجاو بێ بتوانم بیخەمە سەر شاشە لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوەی ئەم کابرایە مەسەلەن ئەم کەسە ئەهلی قورئان بێ خوا نەخواسە مەشغوڵی شتی تر نەبێ و تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزان 4 ئاەت قورئانی خوێندبێ و یعنی من پێشنیاری خەڵکی گۆرانی بێژیان بۆ کردوم پەناگرم بەخوا گۆرانی بێژ وتیانە ئەی بۆ فڵانە گۆرانی بێژ بانگ ناکەی وتمە قورئان خوێن نییە توتی ئەزانێ قورئان بۆ نییە تۆ ئەبێ ڕێزی مانگی ڕەمەزان بگری ڕێزی قورئانەکە بگری و بزانی چی ئەهلی قورئانە سەر ڕێک بووە بەرنامە تۆمارکە یا بچیتە مەجلیسی کەسێکەوە بەدڵ نەبێ و بووە و ئیتر دوای عوزرمان بۆ هێناوەتەوە و تومانەکە کە هەر ئەمریکەت هەیە بۆ جێبەجێکەین بەڵام وەڵی ناتوانین بەرنامەکە پەخشکەین ئیتر بەلایەوە تەبیعی بووە ئەوی ژوتێتی هۆکارەکەمان پێوتەوە وتمانە 1-2-3 مەسەڵەن غەڵەت خوێندوێتی وتمانەوە غەڵەتەکانتە یعنی بۆ خۆت بۆ سومعەتی خۆت ڕەنگە گونجاو نەبێت سبەی دووسبەی هەڵێ ها فڵانە مامۆستا غەڵەتی کرد چونکە بەڕاستی ئەوەندە مراقیب هەیە ئەوەندە خەڵک هەیە لەسەر بەرنامەکە چاوی لەسەرێتی بزانە غەڵەت لەکوێکرێت چیەکرێ من خۆم قورئانم خوێندووە لە ناو بەرنامەکە لە مەقامەکە غەڵەتم کردووە تەلەفۆنم بواتەوە لە دووس خوورماتووەوە لە دووس خوورماتووە تەلەفۆنم بواتەوە مامۆستا مەقامە غەڵەت بوو خوێندت مای خۆشحاڵیەکە بینەرانەوەی وەڵا ڕاستەکەی وتی ئەوە بەیاد نەبووە و حیجاز بۆ تۆ بە حیجاز و بەیاد تێکەڵت کردو و داوتە بەسەریەکە و غەڵەت خوێندوتە تەبیعی بە سنگێکی فراوانە وەرم گرتو
توکاکە حەق بە تۆی و من داوای لێبورد نەکەم. ئەم ساڵ جیاز لە ساڵەکانی پێشوو وەرزەکانی پێشوو چوویتە جەرەوەی عێراق. من ئەوەی بزانم پار لە عێراقیشا لە شارەکانی ئەوەیە هەنێ بەرنامەت کرد، بەڵام ئەم ساڵ لە تورکیاوە لە وڵاتی ئێران چوویتە لای هەنێ قارێ. ئەم نیۆگەریە چۆن کرا و چۆن توانیتان ئەوە بەرهەم بهێن و ڕوو لەو کەسانە بکەن کە لە دەرەوەی کوردستانیشن؟ حەقیقەتەن وەکو پرۆژە وەکو فیکرە هی ئەم ساڵ نەبوو. ئێمە پار بڕیار بوو بچین بەس لەبەرەوەی وەزعی داراییمان باش نەبوو وە کۆرۆناژ هات بەسەرە ڕاستە سەفەر نەمانتوانی بڕێین. بەڕاستی چکە سەفەر ئەوەنە تەزیق کرا بوو کارتی ڤاکسین و فڵانەوە ئەمەوە ئەوە کۆمەڵک تەزیقاتی تیا هەبوو نەمانەتوانی. وەلحاصڵ بەڵێ پار لە بەغداوە ئێمە بەرنامەمان کرد، ئەوە بوو لەگەڵ شێخ عامر کازمی ئاڵلقەیەکمان تۆمار کرد. الحەمدولیلا زۆر بەرنامەکە سەرکەوتوو بوو، وەک دەنگدانەوەیکی باشی هەبوو چوە چەند ملیۆن. پێش ئەوە ئەمە ئاماژە بە شتێ بکەم. سوپاسی خواکەم لەسەر ئەو ئەڵلقەیە کە لەگەڵ مامۆستا سەنگەر عەبدولقادر پێشکەشمان کرد. تەمان مامۆستا سەنگەر مقەلیدی شێخ عەبدولباست عەبدولسەمەدە. هۆکاری ناساندنی بەرنامەکە بەو ڕێژە زۆرە کە چووە نزیکی 27 ملیۆن بینەر لە تۆڕەکانی کۆمەڵایەتی. ئەوە وای کرد بەرنامەکە زیاتر ئاشنایەتی دروست بکات لەگەڵ خەڵکا و بچێتە ناو خەڵک. ئەو ئەڵلقەیە ئەوە شاهیدیەکە ئەبێ بدرێ، یانیەوە هیچ مەجاڵی لەگەڵ ئامینیشەڵا لەگەڵ مامۆستا سەنگەر عەبدولقادر شاوێسی ئەو توانی مەسەلەن ئەو ڕێژە بینەرە بۆ بەرنامەکە پەیدا بکە لە ڕێگەی تەقلیدکردنی عەبدولباستەوە. تەمان گلەی یەکەم لێ کراوە لە ناو ئەو بەرنامەیە کە گوایە من چارەی خۆم ماوە بەیەکەوە بۆچی من دەموچاوم گرژە. یعنی خۆم و بینی حاڵە ئەوەندە سەرسام بووم بە خوێندنەکەی لە ناو بەرنامەکە نەمابووم. ئەوە گردیقەتی ڤیددیۆکە بدەن کاک دکتۆر من لە ناو بەرنامەکە نەماوەم هۆنیاخان مێشکم ڕۆیشتووە، ینی ڕێک چوومەتەوە ئەو عەهدە مناڵی و ئەوەی کە بە کاسێت جۆمان لە عەبدولباستە گرت و سوورەتی تەکویری بۆ خوێندین بەو شێوازی کە سەنگەر خوێندی، چونکە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی کە دامان بەزاندووە خەڵک لە کۆمنت نووسێتی باشە لە دۆبلاژیش باشە زانم دەنگەکەی عەبدولباست تاخسۆتە سەر سەوت. ئەوەندە خەڵک پێمان بەڵێ ئەوەندە خەڵک بەلایەوە فەرقی نەکردو، ینی وای زانیوە دەنجی عەبدولباستە و قسومانەتە سەرم کابرایە فێڵیان لێکەین مەسەلەن. بەڵام بەڕای من ئەوەی کە ئەو بەرنامەی تایبەت کردبوو ئەو بوو کە بەڕێستان زۆر ئاوێتە بوون لەگەڵ قورئان خوێنەکان لەگەڵ ئەو کەسانی کە ئەچوونە لایەن، یعنی ئەوەندە بە چێژێکەوە پێشکەشی خەڵک دەکرد بۆیە بەدڵی خەڵکیش گەیشت. بەرنامە ئەبێت تەفاعولت لەگەڵی هەبێ. یەکێک لە کەسە دیارەکانی کەناڵی جەزیرە وتوێتی هەموو بەرنمەیەک بە سیاسیەوە بە هەواڵ خوێندنەوە بە هەموو ئەم بابەتانە ئەبێ بڕگەیەکی تەرفیهی تیابێ، هیچ مەجالی تیان نییە. هەموو بەرنمەیەک ئەبێ بڕگەیەکی تەرفیهی تیابێ. من بۆ خۆم کراوم لە بەرنمەیە حەز ناکەم، یعنی مقەید نیم بۆ نمونە نووسینی سەر وەرەقەیەک یان بە ڕیتمێک کە دا ئەندرێ لە چوارچێوەیەکا من بتوان من ئەفڕم لە ناو بەرنامە ئەبێ بمگریتەوە. وەلحاصڵ ئەوەی کە باستان کرد بۆ بەرنامەی بەغدا و تورکیا بیرۆکەکە هی ساڵی ڕابردوو بوو لەم ساڵا جێبەجێمان کرد لەوەی کە 2 ساڵە من کەسێکم لە چاو داوە لە تورکیا، یعنی لە تۆڕەکانی کۆمەڵاتیەوە متابع ئەمە کرد. ئەویش قورئان خوێن محسین کارایە. بەڵام پێش ئەوەی بچینە سەرەوە باسی تەقلیدت کردن و باسی تەفریاتیش کە من نامێ ئەم دەرفەتە لە دەستدا. تۆ دڵنیام خەڵکێک لەو قایرانەی کە زیاتر لە 100 و کەمتر زیاترت بینی بوو تەقلیدیان کردێتەوە خوێندویانە، خۆی کامت زۆر کام تەقلیدانە زۆر پێ خۆش بوو، ئەگەر خۆشت هەر هەمان تەقلیدەمان بۆ بخوێنیتەوە؟ وڵا خۆی دوو جۆرە تەوان ئێمە قیرایی تحقیقیمان هەیە لەگەڵ تەرتیلمان هەیە. تحقیقەکە ئەوەیە کە بە خاویە خوێندرێ، مەسەن بە شێوازی میسریە خوێندرێ. تەرتیلەکەشمانەوەی کە بە شێوازی ئیمامەتی و پێشنەژیە خوێندرێ. کۆمەڵی قاری هەن پەنجەمۆرێکی جوانیان هەیە، ینی بۆ نمونە لەم ساڵە ئێمە مقابلەی پێیەکمان کردو لە ئێران کەریم مەنسووری کە چیرۆکی حەزەتی یوسف کراوە بە مسەلسەلەیەک و ئەو قورئانەکەی خوێنێ ئەدایەکی جوانەکە، بۆ نمونە ئاەتێکی سوورەتی یوسف هەیە خوێنێتەوە زۆر بە جوانی خوێنێتەوە. ئەوە جا تەرتیلەکان مەسەلەن ئێمە کۆمەڵ قاری هەیە خەڵک حەزی بە سەوتیانە، ماهر مەعقلیە، سەعەد غامدیە، یاسر دۆسەریە، مەسەلەن چیتر ئەمانە هەن ئەم قاریانە. اینجا ئەوە جیاوازی هەیە، نازانم تۆ مەبەستە تەقلیدی کامیان خۆت هەر شتێک کە
پێت خۆش سەسان بیت. ئێستا هەر هینێکمان بۆ بخێ وەکو هینمانە نیەڵێ کابرای قسەیەکی خۆشی گەڵایەوەتی من هەر بەرنامەی تەفریحیمە کردووانە لە جارێک وتیانە بێ بەرنمەیەکی ئاینی بکەی جژنەوەمانەڵێ بە قورآن خوێنەکەم کۆپلێکمان بۆ بخێ زۆر تەرێک باش تۆمارکراو بوو یعنی ڕاستە نەچوە ڕاستە خۆگەتر دو ئاەتمان بۆ بخێ سیرکە من دووسێ جیاوازی پیشان دەدەم لە ئەمە لێتە بزانین جۆرەکانی خوێندە لە پێشنوێژەکانی مەسەرەن حرەمی مەکی ماهرمی عەقلی قورئان خوێنێ بەم شێوەیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين أما الشيخ معقلي بونمونا ياسر دوسري قراءة حزيني هي مثلا بحزيني أخواني الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين دەستخۆش مثلا لقراءة مصرية قراءة تحقيقي أو الشيخ كريم منصوري آياتي جوانا خوانته سورة يوسف بمشيوها بسم الله الرحمن الرحيم إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين نفسني ماندوين رمضان دنگ ماندانو ساوا ئیتر ئاوایە دەست خۆش بێ کەواتە با ئێستا بچینەوە باسی تورکیا بکەین چکە پێم وا بێ لەوێ قارەیەکی هەم کورد هەمیش دوای بەرنامەکەی تۆ بینی ماوە بزانم لە خۆش جوان خوێندنی وتنی بانگا بووە یەکەمی جیهان ئەگەر تۆزێ باسی ئەوماوە بکەی موحسین کارات چۆن ناسی ئەو گەشتەی تورکیاتان چۆن ئەنجامدا دواتیش هەنە دیمەنمانەیە ئەگەر هاوکارانمان پیشانمان بن لە نێو بەفرایی ئەگەر باسی ئەو گەشتەمان بۆ بکەی دیمەنەکانی لەسەر ئاوە شاری هەولێرە ئەسا لە پەخشایە دیمەنەکانەوە بزانم نازانم والحاصل ئەممان نییە ئەگەر هاوکارانمان طبعا من 2 ساڵە متابعی محسینەکەم هەل لە ڕێی سۆسیال میدیاوە بەڵێ لەو ڕێگەیەوە هەستم کرد ئەم کوڕە سەوتی خۆشە و ئەدایەکی زۆر جوانی هەیە و توانایەکی زۆر باشی هەیە یەکێک لە بانگەکانی بینیوە طبقە و ئۆکتاڤی ئەوە نەبەرزە بۆ خۆم بەڕاستی خۆی گەورە چۆنە فەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون بتوانن منافسەی یەک بکەن لە شتە باشەکانە زۆرم حەز بەوە بووە یعنی لە جێپی ئەو بڕۆم لە هەندێک ڕۆوە تەبەن من بۆ خۆم دوایی زانیم ئەم کوڕە حافظ قورئانیشە لە بەرگەوە بەر قورئانی لەبەر الحەمدوللیلا 2 ساڵ بۆ متابعەمە کرد پەیوەندیم لەگەڵ دروست کرد ژمارە تەلەفۆنم وەرگرت و قسەم لەگەڵ کرد و بە تورکی قسەم لەگەڵا کرد من هەر نەمەزانی تورکی ژەزانی شکر الحەمدوللیلا قسم دەستم کرد بە قسەکردن لەگەڵی وتم ئێمە بەرنامەیەکمان هەیە پار بەرنامەیەکمان هەیە چۆن بتوانین وتی من ئامادەم هەم بێم بۆ کوردستان و ئێوەش دێن بۆ ئێرە لە خزمەتانم زۆر خۆشحاڵ بووم طبعا نەمتوانی ئەو بێنم بۆ کوردستان لەبەر چەند هۆکارێک ئەویش نازانم وتیان ئیقامە و ڤیزە و هاتن و چوونی و تۆزێک قورسە و ئەم حاڵەتانە ئەم ساڵ بۆ ڕەمەزان تەلەفۆنم بۆ کردوتم کاکە بەتەمام من بێم بۆ تورکیا ئامادەی وتی پرۆگرامت چیە وتم 2 بەرناماکەین هیچیان بۆ ڕەمەزان هیچیان بۆ جەژن ئەگەر بتوانی
وتی بەسەر چاو وەرکاکە ئاوێکمان بۆ بێن خێرتانە بێت هەر لای خۆ دەیە کاک هەیە محمود زۆر باشە هەر پێشتر ویستم پێ بڵێ بخۆرە قورعان دەست خۆشە خۆ تا هەڵێ چرە نەخینچین وڵا تەمان من تەکلیفم لێ کرد لەسەر ئیزنتان تەکلیفم لێ کرد وتی ئامادەم ڕۆشتم لە ئیستانبول لە ئیستانبول نا خۆی لە منتیقەی سیواس دانیشێ شارێکە ناوی سیواسە لەوێ پێشنوێژە هەم بانگ بێژان پێشنوێژە هات بۆ ئەستەمبول لەوێ یەکمان گرت و بە هاوکاری کەناڵی قودس کە دۆست و ڕەفیق و ئەزیز من لەوێ قودسی تورکیا تەکلیفم لێکردن کاری وێنەگرتن و ئیش و کارە فەنیەکانیان گرتە ئەستۆ الحەمدولله وڵا دەستمان پێ کرد ینی ئەو ڕۆژێ من گەیشتمە ئەوێ چەو خۆش بوو باران بوو بەس سبحان الله لەو ئوتێلی لی بووم شەو خەوتم بەیانی ئێستا الله دنیا سپیە چووە ئەوە چییە ینی ئەو ڕۆژێک کە ئێمە بەرنامەکە تۆمارەکەین سبحان الله ئەستەمبولی ئاخر دیمەنی جوانی زۆر تایە ئەو مزگەوتانی زۆر مەسەلەن ئەو کەناری دەریا و کۆمەڵک دیمەن و مەنزەری زۆر جوانی تیا هەیە بە حەقەت خۆکۆم شۆستە و هینانەی ئێمە نییە وشتی کردووەمی زەردووەتەوە لەوێ خزمەت گوزاری هەیە بە حەقەت وڵا سەیری جەوەکەم کرد بە فرەوانای خۆمەوە عیدماندانەوە هەر ئەبێ بکرێت و اینجا من نابێت زۆر بمێنمەوە لەوێ و بێمەوە ئیشی ترمان هەیە و سەفەری ترمان هەیە و والحاصل تەلەفۆنم بۆ کردم لە کوێ وتی وەڵام من لە ماڵی دۆستێکمم بێم بۆ کوێ وتم نازانم من دنیا سپیە چێتەوە من دام نابوو مەسەن لەم قەراغ دەریایە سوام لە مزگەوتێک لە شوێنێک دوای ئەوەی ئەوەمان کرد ئێمە بوو بچینە ناو شوێنێ مزگەوتێکەوە مە بەرنامەکە بکەین ناتوانین لە دەرەوە بین بۆ ئەوەش بێ ئیزن وەربگری کە ئەمەش خۆی بۆ خۆی کاتی پێویستە بەڵام واللهی لەویا ینی معجیزە ئاسا چونکە بۆ قورئان بوو شتەکە ئاسان هات بەدەستەوە الحەمدولله ئەویش چۆن لە لۆبی وتێلەکە دانیشتوین لەگەڵ برادرانی کەناڵی قودس چی بکەین چۆنی بکەین لەکوێ بیکەین چێگەویت بابچین بۆ ڕێستۆرانتێکی چێگەویت ئەچین بۆ ئوتێلێک لە سەری سەرەوە مەسەلەن هەر کەسە و شتێکی وت وتم ئایا سۆفیا سوڵتان ئەحمەد مزگەوتی سولەیمانی ئەمانە هەمووی مزگەوتی زۆر جوان و ناودارن ئەوە ئیزنی ئەوێەوە بێت لە سەرۆکایەتی شوونی دینی هەیە لێرە مەسەن وەزارەتی ئەوقاف ئەبێ ئیزن وەربگرین منیش ماوەیەک پێش ئێستا کۆنگرەیەک هەبوو لەگەڵ چەمبرایەکی خۆشەویست کۆنگرەیەک بوو لە کۆنگرەکە بەشدار بووم پەرلەمانتارێکم ناسی لە نێو تورکیا لە پەرلەمانی بەڵێ لە پەرلەمانی تورکیا کە ناسیم ژمارە تەلەفۆن وشتمان تۆزە من لە ڕووی کۆمەڵایەتیەوە زووتر تێکەڵە بموانە ژمارە تەلەفۆنی وەرگرت و هەر ئەو کاتە لە لوبێکە دانیشت بووین مۆبایلەکەم دێنە ناوتم بۆ من زان پرسیارە نەکەم بەڵکو حەل بێ بۆ واتساپەکە تەلەفۆنێکم بۆ کرد و سەلام عەلەیکم وعەلەیکم ئەسسەلام خۆشحاڵم و چی و ئەمانە و تەمە ژمارەی لاانە بۆ خۆم پێ ناسان وتم فڵانە کەسم زۆر خۆشحاڵی دەربڕی وتی فەرمووتم من لە کوردستانی عێراقەوە هاتووم لە هەرێمی کوردستانەوە بۆ ئێرە بەرنامە تۆمارەکەین ماشەڵات جەوەکەی بەفرە و توانامان نییە لە دەرەوە بەرنامەکە تۆمار بکەین شوێنێکمان پێویستە بۆی بەرنامەی تیا تۆمارکەین وەزارەتی ئەوقافیش ڕێگە نادا یعنی ئیلا ئەبێ ئەم شؤونە ڕێکێک ڕێکی خابوومان وتی بەخێر بێن زۆر بە خۆشحاڵیەوە پەلەم لێ مەکە من ئێستا وەڵامە لێی جاربەوە نیو سەعاتی پێچ و تەلەفۆنی کردەوە وتی لەکوێ ئەتانەوێت لە کام مزگەوت ئەتانەوێ بچنە ئەو شوێنە فڵانی لێ لەو شوێنە فڵانی لێ لەو شوێنە فڵانی لێ سێ ناوی پێدانویتی چوونە هەر کوێیەک ئەوانە هاوکارتانن والله ئیتر لە خۆشیانە مازانێت زۆر بەلامانەوە خۆش بوو کە الحەمدولله خوا ئاسانی کرد فعلەن چوین بەرنامەکەمان لە چەند شوێنێکی جیاواز تۆمار کردو کاک محمود کاتمان
زۆر نەماوە زۆری ڕۆشتەوە بەڵام هەنێک پرسیار من هێشتا هەرما بوون پێم خۆشە باسێک لە مەدینەش بکەین لەوێش کۆمەڵێک با کار و شتت کرد ماشەڵاوە لە بەغدا لە هەولێر لە ئەستەمبۆڵ لە ئێران لە مەدینە وازم ڕووداوێکت بەسەر هاتوو لە کاتی تەسویرکردن ئەومان بۆ بگەڕیتەوە برادێک بۆی باس کردن وتی کاک مەحموود بە قاچاق لە ماڵی لە نزیک قەبرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەریکی تەسویرکردن و قورئان خوێندن بوو بانی گۆڕەکەی بم وەڵا ئەوەی مەدینە طبعاً من سوپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەەکەم لە شاری کەرکووک پانێڵێکیان ڕێخست لە پانێڵەکە تیر و پشکرا لەلایەن کۆمپانیای سەبیل زەمزەم بۆ حەج و عومرە ئەو شتانە بێ باس کرێت چونکە بەڕاستی لەم یەشکوری ناس لەم یەشکوری لە ئەوەی سوپاسی خەڵک نەکات سوپاسی خواشی نەکردووە بۆیە ئەبێ شتی چاک سوپاسی لەسەر بکەیت کۆمپانیای سەبیل زەمزەم گەشتێکی عومرەیان فراهەم کرد بۆ ئەو خەڵکەی کە لەو هۆڵا بوو بە دوو شێوازێک بۆ مامۆستایان و پێشەشکارەکە و ئەوانە شێوازێکیش بۆ خەڵکەکە لە مامۆستایان و پێشەشکارەکە و ئەوانە کە دەستیان برد بۆ ناوەکان ناوی من دەرچووە الحەمدولیلا پلانێدا نەنا بۆ خۆکان نەوەڵ ئینجا هەنێ خەڵک گومانیانەوە بوو کە پلان بووە ئەو شتانە قسمەتەوە داوەتی خواییە ئەمە بەستم الحەمدولیلا ناومان هاتەوە بە هاوکاری کۆمپانیای پارەزان لە شاری سلێمانی گەشتی عومرەمان ئەنجامدا خەڵکێکی زۆر گلەیە کە دەوێت ئەم هەموو ڕەسم گرتن و ڤیددیۆیەکە کە من چوومەتە ئەوێ تۆ ناتوانانی بگەیتە ئەو شوێنە من دیمەنەکەت بۆ گوازمەوە یعنی من نتوانم مەسەلەن کامیریەکەم پێ هەندێک دیمەنت بۆ بگوازمەوە وا پێدوان نەبێ من لەبەر ئەوەی دیمەنە گوازمەوە تەسویرەکەم خۆم لە عیبادەتەکە کردووە کاتی خۆمم بۆ عیبادەت تەرخان کردووە خۆمەزانم کە عیبادەتم کردووە ئەو کاتەش کە بۆ تەسویر و ڕەسمداناوە شتێک بۆ خۆم پێم خۆش بۆ تۆ فلان و فلان ئەوەی کە نەچوە نەگەیشتوەوە شوێنە بیبینێ ئیتر ئەوە بوو لە کۆی ئەو چالاکیانەی ئەنجامماندا لە قورئان خوێندن و لە تەسویر و لەو فیچەرێکە کردمان بۆ کەناڵی پێیان هەستاین وتمان بە هەندێک قورئان تۆمار بکەین لە قورئان تۆمارکردنەکە دانیشت بووین تەبەنە بێ ستاندی کامێرە دابنێتەوەوانە سەعات چەنە دوی شەو بۆیە ئەو کاتە چوین توان کەسی لێنێت چۆڵە هەر چۆنێک بێ قورئانەکەمان تۆمارە کرد مسەوڕەکەم دانیشت بوو کاک دیار یادی بەخێر لێرەوە لەشی ساغ بێ زۆر ماندوو بوو لەگەڵ منە شەڵاخوا عومرەکەی لێ قبوڵ کرد بێ کاک دیار تەسویرێکردا تەسویرەکە من ئاگام لێ بوو من پۆلیسەکانمە بینی ئاهاتن پۆلیسەکانمە بینی وەزانیم قەدەغەیە تووشی حاڵەتی لێپێچینەوەبین فعلا ئەمزانی قەدەغەیە مسەوڕەکەم ئاگای لێ نەبوو سەیری منێ کرد و لە خەمیەوە بوو تەسویرەکە جوان بێ وەڵام منیش هەر بە چاو دیار بوو سەیری ئەوانەکەم ئەویش سەیریی منی کرد و بزانەوە سەیری چ کاوە ئاوڕیدا دوو پۆلیس هاتن زۆر بەسەری دەبم قورئانەکەم قەتع نەکرد هەرم خە ئێستا لە ڤیدۆکەیە دیارە گەر هین بێ لە قورئانەکە وەڵا قەتع نەکرد و من بەردەوام بووم لە قورئان خوێندنەکە هەردوو پۆلیسەکەەوە هاتبوون ئیتر بمان پێچنەوە چۆن نەبێ و تۆ لە ناو حرەم و بەتەنیشتی ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵام من قورئانەکەم قەتع نەکرد و وەستا بە دیارمەوە چاوەڕێی بوو سەری ئاەت تەواو بکەم و ڕامگرێ مەسەلەن یان سەدەق الله العەظیم کەم و ڕامگرێ بەخوا 3 دقەی پێچ و ئیتر فەزلی خوایە ئەوە الحەمدولیلا کە سەوتمان خۆشەوەنە ئەو هاتبوو دەرم کە نەمزانی موبایلەکەی دەرکرد دەستی هەردووچیان هەردوو پۆلیسەکە دەستیان کرد بە تەسویرکردن وەڵام منیش وەستامەوە وتم زانیم تۆزە ئارەمشێکم بۆ هاتوتم تفەضەل وتی وەڵڵا شاد فەضەل فەزەلی چی من هاتووم بۆی دەرت کەم بڵێم ئەمە مەمنوعە کەچی سەوتت خۆشە ماشەڵڵا بەردەوام بە تۆماری کە خوای گەورە لەشە ساکە سەلامەت بی ئەگەر هەر کەسێکی قسەی کردەوە من لێرە بشاراتم بۆ کە من ڕێگەم پێداویت و ئیش و کاری خۆت بکە الحەمدولیلا بۆ شێوە ئێمە زیاتر حەزمانەکە گفتوگۆ بکەین بەڵام ئیتر دەرفەتیش تەواو بوو هاوکارانمان دەوێت کە پێمانەڵێن زۆر خۆشحاڵ بووم ئێمەش زۆر خۆشحاڵ بووین زۆر بەڕێز مەحموود کەرکووکی پێشکەشکاری بەرنامەی سەدای زێڕین سوپاسدانەکەم دووبارە جژنی پیرۆز بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان جژنیەوەش پیرۆز بێ دکتۆر گیان هۆنیاخان انشەڵا خوای گەورە موفق و عاقبەت خێرمان بکات و ئێوەش بە هەمان شێوە و سواسی یەک بێکی هاوکارانەکەم لە پشتی کامێرەکانەوە بەڕاستی زۆر ماندوو لە ناسانە هاتوون وەکو سەربازێکی ون لە پشتی کامێرەکانەوە لە خزمەتی بینەرانە بیسەرانە خوا بەخێر بێ کاک مەحموود شانس بوو لیستە پرسیارە مابوو بەس ئێکێنە کاتێکی تر بەس ئێوە ئەمەیان تۆزێ ورد بوون ئاوات با یەک لێ چوو بکەم تەبەن خۆی جەژنە ئێمە تازە لە ڕۆژوو ماندووبوونێکی زۆر هاتوونەتە دەرەوە کاکە سوام شەربەتێکی فرێشت دوون و قۆڵ
ینی میواندارەکەتان تۆزێک هینە محمود ئازانیشی هەموو ئەم بەیانی هاتوونە تۆ لە دەوام کەس لێ نەفوە باشە ئەو قوتووە چۆنە بێ ئەوە کاکە هەندێک ئەوە دەماتی ئەوە دەبێت دەماتی گلیان لێ ئیشەڵا یاخوا سەرکەوتوو بن یاخوا جژن باشە بۆ هەموو وڵاتە کرد بۆ لەگەڵ خۆتا دووسێ سینی پاقلاوانە نقلی سعودی و ئیمارات و بەغاوانە بۆ نێ وڵاتم زۆر دەمێکە کردووە هێنا بووم و تەواویش ئێمەستا بڵێ بەڵێ زۆر سپاس ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەرداوابی. شوبي داري يا
دووبارە سڵاوتان لێوێت دۆستان لەگەڵتان بەردەوامی لە تەوەری دۆمدا باس لە جیاوازی نێوان جژنی ڕابردوو ئێستا دەکەین. هەمیشە گەر لە کەسە بەتەمەنەکان یاخوتەنەت لە جیل ئێستا ژوەی لێ هاتووە هەمیشە باسی ئەوە دەکەن کە جژن وەک جاران نەماوە و پێشتر تام و چێژێکی خۆی هەبووە. بۆیە دەپرسین ئەم جیاوازیە چییە؟ چۆن بتوانین جژنەکانمان تام و چێژێکی تر پێبینی و بتوانین خۆشی دەربڕین بەو پێی کە ئێمە عیبادەتێکی زۆرمان ئەنجام داوە لە مانگی ڕەمەزاندا و بتوانین ئەم ڕۆژانە بە خۆشی و بە دۆستایەتی و باتەبایی و سەردانکردنی یەکتری بەسەر بەرین. بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم تەوەرەیە و هەنێک پرسیار ئاڵوگۆڕ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەمین سەپان شاعیر. مامۆستاگیان بەخێر بێت، خۆشحاڵ بووین بە ئامادەبوون و جەژنیشی پیرۆز بێت. ئێوە و سەرجەم مسڵمانانی کوردستان ئەەکەم مسلمانانی هەموو جیهانی چونکە ئەوانش برای ئێمن پێ خۆشحاڵم لەم جژنا لە خزمەتی ئێوە لە خزمەتی بینەرانی ئازیزام ئەوەی کە ئێڵێن بتوانین کلێنێک لە دنیای پڕ لە جۆش و خۆشی جژن ئاشکرا بکەین. زۆر سپاس دەکەین بە خێراتن دەکەین دووبارە کە لەگەڵمان ئامادە بووی. با باس لە جژن بکەین، پێناسەیەکی جژنمان بۆ بکەی جژن چییە و بە تایبەتیش جژنی ڕۆمەزان کە ئێمە ئەمڕۆ دۆم ڕۆژی جژنی ڕۆمەزانە. خۆی ئێمە ئەگەر ڕاستی ئەم جژنی ڕەمەزانە بۆ ئەوەیە کە ئەو مسڵمانانە ماوەی 30 ڕۆژ بە ڕۆژوو ئەبن خۆیان لە خواردن و خواردنەوە ئەگرنەوە هەرچەند ڕۆژوو بۆ خۆی تەندروستیە، بەڵام مرۆڤ دایما چاوی تێر نابێ حەزەکە لە باتی دووژەم سێژەم نان وخوا هیوا هەیە لەوە زیاتریش ئەخوا وا ئەزانێ ئەوەی زۆر بخوا زۆر ئەژی بە پێچەوانەوە ئەوەی زۆر بخوا کەم ئەژی لەبەر ئەوە ئاینی ئیسلام و هەروەها بەهاژیریەکانی کۆمەڵگا بۆ ئەوەی کە تۆزێک ڕۆژۆوان پشوو بدات ئەبێ شتێک لە ماوەی ئەو 30 ڕۆژی جژنا بکرێ جیاواز بێ لە ڕۆژانی بە ڕۆژوو بوون. ئیتر خۆ خۆشی ئەزانی هەر لە 15 مانگەوە خەڵکەکە کون و کۆیەتی و بازاڕەکە و چلێ دەکرێ و پاقراوە حازر ئەکا و کولی چە سوور ئەکاتەوە و خۆمانی بۆ ئامادەکەین دوعاانێ ئێتر وا ئەزانێ خواردن و وین هەر ئەو ڕۆژەیە بەڕاستی من ئەم ڕۆژی پێش عارفەیە ڕۆشتم بۆ بازار باوەڕ بکە بە 40 دقە ئەنجا لە لای باخی گشتەوە گەشتمەوە لای مەتعەمشکار یعنی ئەم قەڵەباڵخیە پێویست بەوە ناکات لەم جەژنا کارێ بکەن ڕۆژۆوان خۆی مانووە بەتەمای ئەوەیە زووتر قەیسی و پڵاو و کشمیشەکە نۆش بکە بەڵام ئیتر هەرچۆنێک بێ ئەمە بەهایەکی جوانە و خەڵاتێکی خواییە بۆ ئادەمی زاد و بۆ ڕۆژۆوان. کەواتە مامۆستا بەرپرسیارەتی خێزانەکان
لە ڕۆژانی جەژن چۆن مامەڵە بکەن واروەها بە تایبەت گیانی مناڵ زۆر گیانێکی جوانە هەموو جەژن ئەوەندەی هەمیشە من وەڵامی و پرسیارم دەستکەوتوڵێن بۆیە جاران جەژن خۆش و جەژنی ئێسش و جارانی هەر خۆشە بەزەوە ئێمەین مناڵنین ئیتر گەورە بووین دەنا جەژن ئێسش ڕەنگە هەر بۆ مناڵان هەمان خۆشی خۆی هەبێت بەڕاستی ئێستا یعنی ئارزۆکانی مناڵ وەک پێشوو جێبەجێ ناکرێ کاتی ئێمە مناڵ بووین هەر بەتەما بووین ئەم دوو جەژنە بێتە پێشەوە و شەرواڵ و مەراغانێک و چۆخۆڕانکێکمان بۆ بکەن و پشتێنێکی زەخمان بۆ بێنن و پێڵاوێکی دوو لە ڕووی و بینەر تازەمان بۆ بکەن و بۆ ئەوەی خۆمانی پێوە هەڵکێشین و بەیانی زوو لەگەڵ مەرابانگدانە باوکو و دایکمان هەڵەسان بۆ ئەوەی زووتر ئەوجە لە جوانانەمان لەبەر بکەن و بڕۆین بۆ سواری عارەبانەی ترێشقا ئەوەقدا هین نەبوو ئەم سیارەوانە ژیانێکی زۆر سادە بوو زۆر سادە بوو عارەبانەی ترێشقا هەبوو ئەو وەختە پیانەوە عارەبانەی یەک ئەسپی زیاتر بۆ هین باربردن و ئەوانە بەڵام لە جەژنا دۆشەکڕیان تیادا ئەخست و لەسەر پێشەوەی شەرمان بوو دێگەی دوو کەس لێ ئەبوویەوە ئەتر بڵین ئێمە کە لە هەڵەبجا بووین لە سەرا کۆنەکە و ناو بازاڕی هەڵەبجەوە بۆ کانی عەشقان و لەوێوە بۆ گوڵان و بۆ کانی شێخ و بۆ عەنەبوو بۆ ئەمانە هەت بە چەپڵە ڕێزان و ئەمانە هەیەکە گەر گۆرانیشی نەزانیا گرنگەیەکی لێ و هەستێکی وای ئەکرد کە ئەمە ئەو ڕۆژەیە کە ئەوان بۆی ئەگەڕێن لەگەڵ ئەوە ئەم مناڵانە لەگەڵ دایک و باوکیانە بردن بۆ ئەوەی بزانن بەهای ڕۆژەوان لەم سێ ڕۆژە ئەوەیە کە ئارەزۆکانی مناڵیش تێر بکەن لەگەڵ من بیرمەیە باوکم و خاڵم ئەوانە لەگەڵ منیان لەگەڵ خۆیانە ئەبرد یا مناڵەکانی کەمیان ئەبرد بۆ ماڵان وێندە قوڵمان کۆ کردەوە کوشەوی بەرات هەی ماڵی جۆرە نقڵێکی هەبوو گیرفانەکانمان ئەم گیرفانەمان پڕەکرد ئەوەنە تەماحمان بوو حەزمانەکەن گیرفانەکەی کێشوان پڕ بکەین ئیتر خۆتان نەزانن ئەو سەردەما سەردەمێکی هین بوو زۆر جار لە سلێمانیەوە عەرەبانەی دوو ئەسپیان ئێنا بۆ هەڵەبجە ئەو وەختە عەرەبانەی دوو ئەسپیەکان ئێتر وەکو مۆنیکا و هینی ئێستا وا بوو خەڵکانێکیش بەو شێوەیە دەستیانە کرد بە گۆرانیوتن و زۆر داربووکیشان پێ گوێزایەوە ئەم عەرەبانەی دوو ئەسپیە شەوانەیش شەوچەڕە هەبوو لە شەوانی ڕەمەزانە هەر لە یەکی ڕەمەزانەوە هەتا ئاخری ڕەمەزان کوڕ و کاڵ کۆ بوونەوە ئەوانەی کەوا کوێرەخەتێکیانە بووە یاخۆ قوتابی بوونایە هاتن لە ئەو ماڵانەی کەوا پێنەچی بوون خەیات بوون بۆ ئەوەی خەویان لێ نەکەوێ ئەیان کرد بە شەوچەڕە لەوێ شیرین و فەرهادمان بۆ خوێندنەوە و ڕۆسەمی زاڵمان بۆ خوێندنەوە ئەو وەختە ئەوە بوو قەڵای فەتحی قەڵای خەیبەرمان بۆ نەکردن و شعرەکانی مەحوی و مەولەوی ئەوانشمان بۆ خوێندنەوە بۆ ئەوان خەویان لێ نەکەوێ هەتا وەکو پارچیەوە ماوزە ئەو شوێنانە کوێن کە پێویست دەکات ئێمە لە ڕۆژانی جەژندا سەردانیان بکەین و خۆشەکانی لێ دەربڕین بە شێوازێک کە هاوسەنگ بێگەڵ ئەو ڕۆژانی کە لە مانگی ڕەمەزاندا بەسەرمان بنێ و هەر لە سنووری شەڕی خۆی گەورەیە بێ و بتوانین بەڕاستی خۆشیێک دەربڕین جیاواز لەو ڕۆژانی ترکە تێمان پەڕیەوە و تەنها بە ڕۆژوو بووین و خەریکی عیبادەتکردن بووین زۆر جار ئازیزەکەم مناڵ لە ڕێگەی لاساییکردنەوە شت فێر بێ لە گەورە بۆ نمونە ئێستاگێ کۆمەڵێک کەناڵ هەیە ئەم کەناڵانە بەناو ئەمە کەناڵی تەرفیهین و ئەمانە کەوا ئەو کەناڵانن کە دڵی مناڵ خۆشەکەن بە پێچەوانەوە ئەمانە بەناڕێیان ئابن چونکە سانسۆرێک نییە بۆ ئەو کەناڵانەی کەوا خزمەت بە مناڵی
کورت بکە بە تایبەتی ئێمە زۆر پێویستیمان بێتی بەڵام ئێمە میلەتێکین خاوەنی کەلتورێکی زۆر دەوڵەمەندین خاوەنی ڕەوژبەرزی و ئەخلاقێکی دێرینی کوردایەتین ئێمە سیمایەکی جوانی پەروەردە و فێرکردنمان لە باو بای پیرانمانەوە بۆ ماوەتەوە لەبەر ئەوە ئەوانەی کە لە خۆیان نەگۆڕاون مناڵەکانیان لەگەڵ خۆیانە هەڵئەگرن خۆیانەکەن بە هاوڕێ ئەوان ئەم جارە لە باتی ئەوەی مناڵ بەگوێی گەورە بکە گەورە بەگوێی مناڵەکان ئەکات بۆ ماڵی خاڵیانە ڕۆن بۆ ماڵی مامیانە ڕۆن بۆ لەگەڵ هاوڕەکانیانە ئەڕۆن ئەرکی دایک و باوکە ئەم مناڵانە ئامۆژگاریان بکەن ڕێنماییان بکەن لە ڕێگای کاریگەری ئەو هەڵس و کەوتانەی کەوا گەورە ئەوێ فێری مناڵی بکە نەک ئەوەی هەموو جارێ پێ بڵێ وامەکە وا هەڵسا وا دانیشەوە ئەمە بەڵام ئەمە لە بەغیر مباشر ئەو کارانە ئەکا بۆ ئەوەی کەوا مناڵ چاوی لێ بکە و پێخۆشحاڵی بێ وانە زانێ مقەیەدە بە ئەو کارانی کەوا باوکو دایکی ئەیسە پێێنێ بەسەریانە خۆ ئەگەر گۆرانێکی بڵێ تۆزێکی لەبیر بچێ ئەگەر باوکیشی بۆی ڕاستکاتەوە ئەگەر سرودێک بڵێ و باوکیشی بۆی تەواوکە دایکەکەی لایلایەکی بۆ بکە چیرۆکێکی بۆ بگەڕێتەوە هی جژنەکانی ساڵانی پێشووی ئەوان ئەوە کارێکی چاکترە خۆی مامۆستا یعنی ئەو گۆڕانکاری خێرایەن ڕاستە کاریگەری لەسەر ژانی مرۆڤیشەکە بەس چی بکەین تۆزێ ڕێگری بکەین لەوەی گۆڕانکاریەکان باڕاستی خراپ نڕۆن جاران باوکەکەی وت بۆ نمونە بە مناڵەکانی با ئەمە بخۆین ئێستا مناڵەکە لێ باوکە با ئەمە بخۆین جاران باوکەکەی وت بە مناڵەکەین با بچین بۆ فڵان شوێن ئێستا لێ باوکە باوە و شوێنە بڕۆین ینی هەموو ڕاستەکان لە خوارەوە ئێتەوە بۆ سەرەوە ئەم ئایا باڕاستی ئەمە مافی مناڵە ئەمە پەروەردەکردنی مناڵە لەژێر هەڵە تێگەیشتن نیە لە نانە ئەمە هەڵەکە بریتیە لە دایک و باوکەکە بۆ نمونە ئازیزەکەم من نابێ بە مناڵەکەم بڵێم مۆبایل بەکارمێنە چونکە مامۆسا ئەمین لە ڕست و لە چاپە ئەمە مۆبایلی پێیە بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو ئەو مۆبایلەی ئەمین سەپان بەکارێنێ ئەو مناڵن ئەو مۆبایلە نییە کە مناڵێکی 6 ساڵ و 7 ساڵ تا 10 ساڵ و ئەمانە بەکارێن چونکە ئەوان مۆبایلێکیانەیە لە خزمەتی پەروەردەکردنی مناڵایە شتێک لە بەرنمەکەیانە نییە کە ئەمانە کارێکیان پێنیشانن کە خۆشیان و کۆمەلگاکان زەرمەندن بێ دوای ئەوە ئەمە ئەگەینە قۆناغێکی هەرزەکاری کە ئەڵێن هەرزەکار و گەنج و ئەمانە یعنی ئەمە بەگوێ عەقڵی خۆی ئەکا چۆن ئێمە بتوانین ئەو گەنجانە وا لێ بکەین کە خۆیان بناسن باوکو دایکیان بناسن مامۆستا ئازیزەکانیان بناسن کەلتوری نەتەوەی فەرامۆژ نەکەن باشە ئەم وەختە ئەبێ بە گەنجێک کە بە ئێمە پشتی پێبەسین بەڵام بەداخەوە ئێمە ئەو گەنجانەمان تاوانەکە بەلای باوکو دایکەکەوەیە ئەم مناڵە ئەڕوات بەربانگە کاتەوە بابرین تۆزێ بەسەری خۆمان نابین لە باتیەوەی بیبا بۆ تەراوی هەر لێتەوە خێرا نانەکەی خوار بە پەلە پرۆزێ ئەڕوا سەعات 12ەوە ئیتر ئەم باوکە لێ ناپرسیتەوە ڕۆڵە بۆ کوێ توی چین خوارد چین خەرج کرد ئەو ڕۆژەی کوا تۆ گرتوتە بۆ خوا پاداشتەکەی لە مزگەوتایە پاداشتەکەی لە هەڵسان و دانیشتن ئاە لە ناو کۆمەلگا نەکەی لەوایە ڕێزگرتنی گەورە پارێزگاریکردن لە بەهاجوانەکانی کۆمەلگا بەڵام بەداخەوە ئێمە تاوانبارین بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵەکانمان لەبەر ئەوە ئێمە نابێت سەردەنیشتی مناڵەکانمان بکەین مناڵێک من ئاگام لێ عمری
هەژ مانگە کە نوێژەکە ئەەکەی ئەویش بەرامبەری تۆ ئەوەسێ هیچیش نازانێ دوزێ جار تۆ ئاواکەش ئەویش ئاواکە ئەو دەسەی لەسەر پەنجەی شەیتمان ئەو دانێ ئەویش سەیری ئەوەی تۆ ئەکا وردە خێرا ئەو نەگەیشتۆتە ئاسەر هەڵێ ڕۆژەکە مەشکەن ڕۆژوو بە ڕۆژوژی نییە بۆ ئەمە لە ڕێگای پەروەردەکردنی ئەو مناڵانە و بازکردنی لە بەهاژوانەکانی ئاین و خواپەرستی ئەمە وایە لەو مناڵانە ئەکا ڕێو شوێنی دایک و باوکەکەیان بگرن حتا لە جل لە بەرکردنە لە خواردنە لە میوانداریە ئەبێ ئێمە ئاگامان لە مناڵەکانمان بێ چونکە ئەگەر ئەوان هەر لا ڕێیەکیان بێ بە هەر شێوەیەک بێ ئێمە قەرزاری خوا و قەرزاری میلەتەکە و قەرزاری ئەوانیش ئەبێت. زۆر باشە چۆن تام و چێژ بینەوە بە جەژنەکانمان تایبەتی بکەین یعنی هەستەکەم زۆر جار خۆمان هۆکارین کە هەر یەکێکمان ئەگەر لای خۆمانەوە ئەم پەرشانمان بەرزڕا کرد بەشداریمان بڕنە هەر لە مەراسیمی جەژنان کرد زۆر جار من گەنج دەبینم دەڵێ من تااقەتی جەژنم نییە یاخود خۆی ناگۆڕەجلێکی جوان لەبەر ناکە سەردانی کەسە نزیکەکانی خۆی ناکە ئایا خۆمان هۆکار نین لەوەی کە بەڕاستی ئەهەمیەتێکمان ناوەتەوە بە جەژن تام و چێژێکی باشمان لێ نەبینیوە من وای بۆ ئەچم کە ئەوانەی خوا ئەناسن ئەوانەی ئاینەکەن بە پەروەردەکردن و ئەنگەشەکردنی مناڵ ئەوانەی کە بەها جوانەکانی باو باپیران و کەلتوری نەتەوەییمان برەو پێن ئەو مناڵانە وایە نین بە پێچەوانەوە ئەو مناڵانە دەبنە پێشەنگ دەبنێت ئەوەی کەم داوا لە باوکو و دایکەکەیان بکەن زووتر بیان بن بۆ چاویلان زووتر بیان بن بۆ هەواری شار بەڵام ئەم چوونە بۆ ئەو شوێنانەوە بۆ چێژ وەرگتن لەو سروشتە جوانە بۆ ئەو یاریە مناڵانە بە گەورەکانیش ئەوان وا بڕێن کە بزانن ئەم مناڵانە جگەرگۆشەی ئەوانن ئەو شوێنانەی باوکو و دایکیان بات ئەو شوێنانن کە ئەوان ویستیان خوازیارن بیان بینن بەڵام نەک کۆمەڵێشت کە ئەوان وا لێ بکە ئیتر خۆیشان لەبەرچاو بکەوێ و کەلتورەکەیشان فەرامۆش بکەن و ڕێزی دایک و باوکیشیان دانەبێ. زۆر ڕاستە بەداخەوە مامۆستا ینی خۆ پەروەردەکان یعنی ئەی با ئاوڕێکیش لە کەرتی هەر پەروەردە بدەینەوە ڕەنگە دایکان و باوکان لە قۆناغێک بتوان مناڵەکانیشان زۆر بە جوانی پەروەردەکەن وەڵام لە قوتابخانە بەداخەوە ئێستا زانکۆکانیش ئەو قەدرەی زانکۆ یاخود ئەو بڵێم عیلم ئەو فرسەتە پەروەردەیە نەماوە جاران حجرە و خانەقاکان و تەکیەکانمان هەبوو خەڵکیان پەروەردەیە کرد چەند نالی و سالم و کوردی و مەحوی و وەفایی و نامی و خانی وەمانە دروست بوون ئێستا بۆ ئەما لێ هات مامۆستا زۆر جوانە زۆر جوانە ئێمە بڵین لە مزگەوتەکانی شاری سلێمانیە مەلا عەبدولکەریمی مدەڕیز لە حاجەحان بوو ئەوە مزگەوتی مەحوی بوو ئەوە مزگەوتی گەورە بوو باشە بزانە چی ئەکرا شەو چی ئەکرا ڕۆژی ئەکرا لە ئێوارە ئەم فەقێ نازدارانە کە لە سنە و سابڵاق و کۆی و بادینانەوە ئاهاتن بۆ ئەوەی لە مزگەوتەکانە بخێن و جامانە جوانەکەیان و جلە نازدارەکەیان نەکرد و دوو قاپیان هەڵەگرت ڕاتبەی فەقێ ئەمە سوالکردن نییە ئەمە ئەوەیە کە ئەو خێزانانە بەتەنی ئەوە بوون بێن خواردن بەمانە کە قوتابی دین و ئاین و پەروەردە و فێرکردنن ئەگەر لە دەماڵ بگەڕێن چوار چێشیان بەدڵ نەبێ شەشەکەی کە تێریانەکە حەقی خۆیان ئااتێ لەبەر ئەوە ئەم بەها جوانانی ئێمە مزگەوت ئێستا بۆ بە شوێنی ئەوەی بە فڕکەوبانی شارێک نوێچەکە بکەیت و بێتە دەرەوە ئیتر ئەوە نەماوە خەڵک دانیشێ گوێ لە وەعز و ڕێنمایەکانی مامۆستا بگرێ لەگەڵ ئەوە ئێمەی مامۆسایش هەمان ڕێچکەمان گرتووە ناتوانین وەک پێویست خزمەت بە قوتابیەکانمان بکەین بەرنامەیەکی ئەو تۆ نییە
داڕێژراو بێ بۆ ئەوەی مناڵ ئالوودەی ئەوە بێ بە ڕۆحێکی فراوانەوە بەرەو قوتابخانە بکەوێتە ڕێ. ئێستاکێ جاران ئێمە لە پۆلی یەکە قورئانمانە خوێند، مامۆساکانمان بیرمی ئەیان بردین بۆ مزگەوت فێری نوێژیان ئەکردین، قول وەڵڵاو ئەلحەمد و تەحیاتیان بێ لەبەرەکردین. من گەیشتمە پۆلی سێ قەسەمیڵام هەمووی لەبەر بوو. ئێستاکێ گەنجێک خوێنگەرم لە دانیشگا لە هینە تەخڕوجەکان نازانێ نوێش بکە. دکتۆرێک مامۆستایەک نازانێ ئوسوڵی چوون بۆ تەعزیە و فاتیحە خوێندن چۆن ئەبێ. ئەمە خەتای دکتۆرەکە نییە، ئەمە خەتای قوتابی ئازیزەکەمان نییە، ئەمە خەتای ئەو بەرنامە داڕێژراوەیە کە ئێمە دوورەخەنەوە لە بەهاجوانەکانی یەزدان پەرستی دوورمانەخەنەوە، بزانین ئێمە کوڕی کوێین و لە کۆ هاتین و ئێستا چی بکەن و چۆن هەنگاو بۆ پاش ڕۆژ بنین. لەبەر ئەوە من نییە بەڵێم ئێمە ئەخوێنین، جاران خەڵک ئەی خوێن ئەیوب باهین نەبم، با کوێر نەبم. ئێستا خەڵکەکە ئەخوێنی ئەڵێ با تاین ببم. لەبەر ئەوە ئەم دوو شتە زۆر دژبەیەکەن، کەواتە ئێمە خوێندنمان دینمان ئاینمان بۆ ئەوەیە کە گۆڕانکاری لە خراپەوە بۆ چاکە فێرمان بکە. ئەگەنا خۆ دین لەسەر عەرەبانەیەکیش هەیە، بۆ چونکە ئەم دینە نابێ خراپەکانی بۆ بکاتە هێنەکەیەوە. ڕاستە یعنی ئەوایە بابەتەکە زۆر هەڵەگرێ ئینسر بە نیو سەعاتیش زۆر باشە مامۆستاگیان. وەڵام مەجلی ئین کات لە مەجلیسی جەنابتە زۆر زوو تێپەڕێ. ماشەڵڵا سپاس بەهرەمەند بووین بە گفتەکانە. بەس لەگەڵ خۆشێ بەرهەمی گوڵزاری باخچەکانە بەدەسەوەیە. پێم خۆشە سەرنجێک لەسەرەوە بدەی ئەگەر شتێکشمان بکەین کاتمان زۆر کەماوە. جا ئێمە مناڵ وەک فێری ئەوەی ئەەکەین ماڵە باجێنە خەتخەتێن گۆرانی جوانەکان، گۆرانی سروشت، گۆرانی نیشتیمان پەروەرین کە ئەبێ فێری ئەوەیشی بکەین کە چۆن ئاین پەروەری ئەکات. ئەمە خوای پێوە بناسیێنین، بەڵام لە مستەوای فێربوونی مناڵە. ئێمە چۆن پێناسەی خواگیان ئەەکەی بۆ مناڵێک پۆلی یەکە، پۆلی دووە، پۆلی سێیە. چێ ئەزانێ پرسیار ئەەکەی، چێ ئەزانێ ئەم دنیاە هەرچی بوونە وەریتیایە. ئەو گردردونەی تۆ ئەیبینی چەند نازدار و بەبەهایە، ئەو جانەی لە جەسەمدایە، ئەو سامانەی لە بنایە، ئەوەی کە ژیر پێی تێبێ دەبا لە خزمەتی مرۆڤدایە. تۆ جوابی ئەیتەوە هەڵێ ئەو دەسەڵات و توانایە تەنها خوایە، تەنها خوایە. ئەم هەموو سەوزە و میوەیە، دار و باخ و دەشت و کۆیە، ئەو باران و بەفروبایە، ئەو هەستەی لە بیرمدایە، ئەو وڵاتەی کوردی تایە، پڕ لە زانست و توانایە، وەک پەروەردە وەکو ئاین لە بەرنامەی خوێندندایە. ئەو دەسەڵات و توانایە تەنها خوایە، تەنها خوایە. سوپاس خوایە، سوپاس خوایە. بەخششی تۆ لە بن نایە، خۆشم دەوێیت دەتپەرستم، بەندەیی من لەوەدایە. ئەمە مناڵ وا لێەکە کە هەر لە بەرکردنەکەی وایێ هەم پێناسی بکە ئەو نیعمەتانی خوا دروستی کردووە پێی بڵێ ئەمە لە خۆی و دروست نەبووە، خواگیان ئەمەی بەخشیوە بۆ ئێمە، بۆ ئەوەی ژیان ئاسوود دەبێ، کێشەکانی برسێتی و نەدامەتیمان بینێ، بەڵام ئەوە نازانین. خۆشەوەمستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان دووبارە خۆشحاڵ بووین. زۆر بەڕێز ئەمین سەپان شاعیر دووبارە جژنە پیرۆزەوە مستاگیان سپاس دەکەین بە ئامادەبوون. من جاریش کە سوپاسی جەنابتان دەکەم، هیوادارم چاوپێکەوتنەکەم بانکێشتەکەی ئێوە لە ئاسی پێویستا بوو بێ، توانین تۆزێک لە بیر و هۆشی
مناڵە ئازیزەکانم و هاوشارەکانم و هاودینەکانم سوودیان لێوەرگرت. ئیشاڵا مامۆستاگیان بەهرەمەند بن یاخوا بەخێر بێت قوربان لە ساغ و تەندروست باش بی ئیشەڵا خامەت هەمیشە ڕەنگین بێ بەرهەمەکان زیاتر بنوێ دەکەین قوربانی تۆ. لایەنە پەیوەنددارەکانی سوود لەو جۆرە پەرتوکانە وەربگرن بە تایبەت ئێستا پەروەردەی مناڵ زۆر پێویستی بەو خامانەیە. بە حقیقت ئێمەی مامۆستا پەل ئاوین بۆ هەموو لایەنەکان خۆ لایەنی ڕامیاری و لایەنی ئابووری و لایەنی سیاسیشمان فەرامۆژ نەکردووە بە مەرجێک ئەوە لە خزمەتی کۆمەڵگەی کوردەواری و پەروەردەی ئایندەمانە بێت. خۆش بخۆ. بەڵێ زیزانێ ساژ ناوپڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە وڵاتە. خوشوانایی که جوچه و شمشالکت بگرالیو تو خوشوانایی که جوچه و شمشالکت بگرالیو روکین داشت تو چوستان بو سیرانی باغی سو روکین داشت تو چوستان بو سیرانی باغی سو اسیری بندی داوم پاپولی باشکاوم نالای دمی ورانن دیمزدن لتساوم اسیری بندی داوم پاپولی باشکاوم نالای دمی ورانن فرمزدن لتساوم نالای دمی ورانن فرمزدن لتساوم سشوانا تنزوانا لم دشت لم سيرانا بسوزي دل بخويني ام بستوام ديلانا دسشوانا تنزوانا لم دشت لم سيرانا بسوزي دل بخويني ام بستوام ديلانا شوال لقل قلاوي شاك ومسار وتوبش دلوي زواني سشيرا بو امني قراني بش شوال لقل قلاوش اك ومسار وتوبش دلوي زواني سشيرا بو امني قراني بش دلوي زواني سشيرا بو امني قراني بش دلوي جواني صد شراب بو امني قوراني بين
بلاويش أكوما سروتوين جيل ويزواني ساشرا بو أمني قراني بين بو أمني قراني بين تخوش وناي كجوچيو شمشالكت بقرالي روكين داشت و کوێستان بۆ سەیرانی باغی سێو ڕووکەینە دەشت و کوێستان بۆ سەیرانی باغی سێو بەڵێ ئایزان دووبارە سڵاتان لێبێت دیارە هاوکارانم پڕگەیەکی با بڵێ جەژنانەیان بۆ تۆمار کردوین هەر پێوەست بە جەژنی ڕەمەزانەوە پێکەوە بینەریە و بڕگە تۆمارکراوەی پرۆگرامی بەشێک لە پڕگەیەک لە پرۆگرامی پەیامی ڕۆژ دەبێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم قل يحييها الذي أنشأها وهو بكل خلق عليم الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على
مثلهم بلى وهو الخلاق العليم إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون صدق الله العظيم. یخوا دەستە خۆش بێ بەخێر بێت. سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستان، جەژنتان پیرۆز بێت، هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی و شادی بێت. لە بڕگەیەکی تایبەتی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیزا دەبین کە گەنجێکی ڕۆحسووک و دەنگخۆشی قورئان خوێن کاک ئەحمەد کەرکووکی کە لە کەرکووکەوە تەشریف هێناوە. ئەمڕۆ دەکەینە جەژنانە و دڵ و دەروونێکی ئارام بە ئێوەی ئازیز دەبەخشین بۆ خوێندنەوەی چەند ئاەتی لە قورئانی پیرۆز وە خوێندنەوەی کۆمەڵێک موناجاتی ئاینی. کاک ئەحمەدیان زۆر بەخێر بێ. سلامت بیاخوا پێشەشی دەستخۆشی زناتانەکەم و لە کەناڵی پەیام خی گەورە سەرفراستان کە ئینشاءالله یخوا بەخێر بێ و جەزنەستان پیرۆز بین ئینشاءالله خوا سەلامەتان یخوا سەلامەتی بەخێر بێ و عیبادەتمان قبول بکات لە تۆش پیرۆز بین ئینشاءالله لە هەموو موسڵمانان قبول بێت. سەلامەتان. کاک ئەحمەدیان ئەگەر سەرەتا باس لە ژیانی خۆتمان بۆ بکەی کەی چۆن دەستی کرد بە قورئان خوێندن؟ من قورئان خوێن ئەحمەد کوردی لە شاری کەرکووکەوە لە تەمەنێکی زۆر دەستم بە قورئان خوێندن کرد، بە گوێبیستن دەستم پێ کرد و دوایی زۆر گرنگیم پێدا کە ئەمەش یعنی بەڕاستی زۆر سوودم لێ بینی لە ژیانما. بەڕاستی قورئان یعنی لە هەموو ژیان تا توانی سوودی لێ ببینی کە بجوانی بیگری، چونکە پەیامێکی زۆر مەزنە هەموو کەسێک ناتوانێت بێگومان بڵێ. ئەمەش پەیامێکی گرنگە خی گەورە نادات هەموو کەسێک ئینشاءالله داوا لە خی گەورەکەین کە ئێمە ئیستاهل بین کە ئەو پەیامی پێبەخشیەوە ئینشاءالله. کاک ئەحمەد تۆ لە ماڵەوە خێزانەکەت پاڵپشت بووت کە زیاتر پەرە بە خوێندنەوەی قورئانی پیرۆز دووە زیاتر بتوانیت تەمرین لەسەر دەنگی قورئان و ئاوازەکانی قورئان بکەیت؟ بێگومان ئێمەش وەکو یعنی خانەوادەمان هەمویان مامۆستا و ئەهلی عیلم، جا ئەمەش کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لە ژیانی خۆما. یعنی لە تەمەنێکی زۆر دەستم پێکرد چونکە ناو زگەوت ئێمە گەورە بووین و هەر بە دەنگی قورئان و بە دەنگی بانگەوە گەورە بووین، بۆیە ئەمەش کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بێگومان. لە شاری کەرکووک هیچ سنتەرێک شوێنێکەیە بۆ فێربوونی قورئانی پیرۆز بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ هەیە بەڵێ زۆر هەیە، بەڵام ینی گرنگیەکی زیاتری ئەوێ ئینشاءالله ئەوش هەبێت. تا چەند گرنگە ئەو کەسی کە دەیەوێت فێری قورئان بێت یاخود لەبەری بکە یاخود بێ جوانی بخوێنێتەوە ڕۆژانە کاتی تایبەت بۆ قورئان خوێندن تەرخان بکات؟ بەڵێ من یعنی وەکو شخصی خۆم لای چەند مامۆستای خوێندم و سەرەتا لای باوکم دەستم پێکرد، باوکیشم مامۆستایە لە کەرکووک. دوای ئەوەش لای چەند مامۆستای خوێندم بەڕاستی زۆر سوودم لیان بینی و ینی لە ژیانی خۆیان زۆر تەمەنیان تەرخان کردووە بۆ عیلم و بۆ دەرس و بەڕاستی خی گەورە جای خێریان بداتەوە. خۆ دەستە خۆش بێ. لە هیچ فستیڤاڵێکی نێودەوڵەتی بەشداری نەکردووە لە ئاستی عێراق لە دەرەوە؟ لە ئاستی عێراق بەڵێ لە زۆر شارەکان لە بەغا و دیالە و هەر لە سلێمانی و هەولێر ژای خۆمان لە زۆر شار بەشداریم کردووە بەڵێ لە پێشبڕکێ بێ یان فستیڤاڵ بێ. زۆر باشە. چەند جۆر مەقاماتی قورئانی پیرۆزەیەوە چەند شێواز دەزانین بەڕێستان؟ مەقامات زۆرە، بەڵام شێواز عێراقی و خەلیجی و تورکی ئەمانە جیاوازی هەیە. جیاوازی هەیە. ئێمە بێ لەناو ئەوانەشا دووبارە فەرعیتری لێ بێتەوە. بەڵێ ئەی چۆن هەر عێراقی تقریبا 6-7 مەقامی هەیە، خەلیجی و ئەوکانتر عینەن بە هەمان شێوە. بەڵام من وەکو دەرس یعنی لای مامۆستا بە عێراقی خوێندوومە و زۆربەی مەقامەکان الحەمدولله شارەزاییم. ئەوەی کە خوێندی عێراقی بوو؟ بەڵێ ئەوە عێراقی. ئەگەر ئێستا شتێکی دیکەمان بۆ بخوێنین بەجیاواز ئینشاءالله لە خزمەتت. دەستە خۆش بێ.
أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى الله خير أما يشركون أَمَّنْ خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَأَنزَلَ لَكُم مِّنَ السَّمَاءِ مَاءً فَأَنبَتْنَا بِهِ حَدَائِقَ ذَاتَ بَهْجَةٍ مَا كَانَ لَكُمْ أَن تُنبِتُوا شَجَرَهَا أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ بل هم قوم يعدلون أمن جعل الأرض قرارا وجعل خلالها أنهارا وجعل لها رواسي وجعل بين البحرين حاجزا أإله مع الله بل أكثرهم لا يعلمون أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله قليلا ما تذكرون أمن يهديكم في ظلمات البر والبحر ومن يرسل الرياح بشرا بين يدي رحمته أإله مع الله تعالى الله عما يشركون صدق الله العظيم یخوا دەستۆ خۆش بێ مامۆستا ئەحمەدیان زەحمەتێک کێشە ئەمە چ جۆرە مەقامێک بوو ئەمە مەقامی عەجەم بوو و چوارگاشی پێ ئەڵێن کە تایبەتە لای یعنی لە وڵاتی عێراق و لە کوردستانی خۆمان لە جەزن ئەیخوێنن بەڵێ لە خوێندنەکانی جەزن ئەمەش یعنی چەند مەقامێک هەیە بۆ خۆشی یعنی وەکو فەرەحێک کە مەقامی نەهاوەندە بۆ نمونە
ئەم مەقامەش عینەن بۆ خۆشی و بۆ مناسبەت دایانێ. باش ساڵ یاخۆ کەمێک باسی جەژن بکەین لە شاری کەرکووک جەژن چۆن بەڕێوە دەچێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان چی بەسەر هاتۆ کاڵوکرچی پێوە دیارە یاخود دەرکو جاران تەوتر و تۆکمەترە. هی جەزن بە ینی بە گشتی لە شاری کەرکووک یان لە کوردستان پەیوەندیەکان لای ینی لە بینی خزم و برادر طبعاً بەقەوەترە بێ لەم ڕۆژەیە و بەتایبەتی لە جەزنی ڕەمەزان کە ینی دوای نەفەحاتی ڕەمەزان و دوای ئەوم تاعەت و عیبادەتە کە خوای گەورە هینیەکە بەڕاستی پڕ لە بەرەکەت و لە خۆشیە بۆیە زۆر تایبەتی هەیە لە شاری کەرکووک و لە کوردستانی بەگشتی ینی کوردستانی خۆمان. زۆر باش مامۆستا ئەحمەد تا چەند گرنگە قورئان خوێن لەگەڵەوەی کە قورئان دەخوێنێەوە دیراسەیەکی زۆری قورئانی پیرۆز دەکات و بەردەوام لەگەڵیا دەژی هەم ئەگەر کەسێک لەبەری بکات هەم کەسێک کە بیاوێ بخوێنێتەوە بتوانێت مەقاماتی جیاواز بخوێنێت تا چەند گرنگە کار بە ئاەتەکانی قورئانی پیرۆز بکات و بتوانێت لە ژیانی ڕۆژانەیەدا کاری پێ بکات. بەڵێ وەکو سەرەتا ئاماژەم پێدا قورئانی پیرۆز پەیامێکی زۆر زۆر گەورەیە و قورسە بەڕاستی قورئان خوێن ینی ئەبێ لە هەموو شتێ جیاوازی هەبێ لەگەڵ خەڵکە وەکو عولەما فەرمن قورئان خوێن کە خەڵک ئەخەون ئەو ئەبێ هەڵسێ کە هەڵسم بۆ ئیش ئەوە بێ بڕۆژوو بێ و خەریکی تاعەت و عیبادەت بێ یعنی لە هەموو شتێکە ئەبێ جیاوازیەکی هەبێ لەگەڵ خەڵکە بۆیە ئەم پەیامەش بەڕاستی زۆر گەورەی و قورسەخوا گەورە نایداتە هەموو کەسێک کە بیداتە کەسێک کە یعنی دیارە ئەمە جیاوازیەکی هەیە بۆیە ئەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثەکە فەرمێ إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين خوای گەورە پەنامان بدە واتە بەم قورئانە خوای گەورە کەسانێک ڕەفعەکە کە بەڕاستی یعنی بۆ خوا ئەیگرن بەڵام يضع به آخرين ئەمە یعنی کە بۆ مەسلحەتی خۆیانە یان بۆ شتێتریانە کە ڕێگای قورئانەگرن خوای گەورە زەریانەکە ئەنجا ئەگەر لە دنیا بێ یان لە قیامەتیش بێ خوای گەورە پەنامان. زۆر باشە کاک ئەحمەد وەک دەزانی کە دەنگخۆشیش بەهرەیەکی خوای گەورەیەکە بەو کەسەی دەبەخشێت تا چەند گرنگە پەیامەت چی بۆ کەسانی کە دەنگیان خۆشەکە ئەم دەنگخۆشیە لە پێناو خوای گەورە لە پێناو قورئانی پیرۆز بیخەنە کار وە دەنگیان بەکاربێنن. ڕاستە ئەمەش زۆر گرنگە بەڕاستی ئەمە نیعمەتێکی گەورەیە یعنی ئەتوانی بڵێن لە سەد تا یەک یان دوو لە خەڵکەیەتی و لەخوا بەزیاد بێ ئێستا لە کوردستانی خۆمان حرەکەیەکی زۆر گەورە هەیە لایەن گەنجەکانمان بۆ قورئان خوێندن و بۆ مناجاتی ئیسلامی و ئەمە شتێکی بەڕاستی دڵخۆشکەرە لە شاری کەرکووک بێ لە کوردستان بەگشتی. سەبارەت بە مناجات چی چۆن بینی چۆنە لەگەڵ مناجات و سرودی ئاینی و ئەو بابەتانە؟ بەڵێ وڵای تر جار ئەیکەین هیچ ئامادەکردۆ بڕۆ دەستە خۆش. يا من يرى ما في الضمير ويسمع أنت المعد لكل ما يتوقع يا من يرجى للشدائد كلها يا من إليه المشتكى والمفزع يا من خزائن رزقه في قول كن أمن فإن الخير عندك أجمع ما لي سوى قرعي لبابك حيلة
بالافتقار إليك فقري أدفع طرقت باب الرجاء والناس قد راقدوا وبت واشكو إلى مولاي ماجد. یاخوا دەستە خۆش بێ سلامت بێ. ماتی کێشە. مامۆستا ئەحمەد پێشتر باست لەوە کرد کە مەقاماتی خلیج هەیە و تورکیش هەیە. ئەمانە جیاوازیان زۆرە لەگەڵ عێراقیەکەیە؟ ئەی چۆن زۆر جیاوازیە، چونکە هەر دەوڵەت و هەر شار و شازی خۆیە. شێواز و حونجەڕەی خۆیان هەیە. ئێستا مەسەلەن شێوازی تورکی زۆر لە عێراقیەکان ناتوان بیخوێن، چونکە ئەوان تەبەقەیان بەرزە و نەفەسی ئەوێ. جا بۆیە هەر دەوڵەت و هەر شار و شێوازی خۆی هەیە تایبەتەوە خۆی. تۆ کامیانە بەلاوە قورسە لەبینی ئەم سێ وەڵاهی مەقامەتان؟ من یعنی جیاوازی نییە، هەمووی خوێن. لەوانەیە بە حکمەوەی کە کەرکووک تورکمان و ئەوەشی تێدای لەوانەیە تۆ زیاتر ئەوە هۆکار طبعا ئەمە هۆکارێکی زۆر قورآن خوێنی دیکە هەیە لە شوێ شارەکانی دیکە نازانن بە مەقاماتی تورکی بخوێنن. خۆی دایمەنەوەی لە کەرکووک بێ هەر سێ مۆجەکە بزانێت. ڕاستە. جا بۆیە یعنی ناچاری نەبێ هەمووی هیم بکەین. باش ساوێ خوا هیچ ئامادە کردو ئینشاءڵڵا بۆ ماوەی خوێنی لە ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة. هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. صدق الله العظيم. يا رب يبدأ خوش بودنگ نرزي إن شاء الله. يا أخوة سلامة. بس خوش به. أما زيادة تركيا ناوتي تركيا أمجور شوازة دخلت يعني لكركوكيش تركمانا كان شوازة دخلت. أما هر يعني أصلكي لا تركيا شملي شوازكي تركيا
بەڵام لە کەرکووک و لە شارەکان تر یعنی زۆر قورئان خوێن هەیە حەزی پێێتی و خوێنی ئەگەر کورد بەیان تروپانەکانیش عینەن خوێنی. مامۆستا ئەحمەد من هەستمە کرد شتێکی وا جیاوازێکی وای نەبێت لەگەڵ مەقاماتی عێراقییان تقریبا نزیک بوو نزیکە زۆر نزیکە عینەن بەیاتیان هەیە و حیجازیان هەیە بەڵام چیە لەسەر شێوازێکی خۆیان. زۆر باشە ئەگەر دوا پەیامێک شتێکی دیکەماوێ ئاماژەی پێ بکەی یاخود ئەمەوێ چەند ئاەتێک لە شێوازی خلیجیشمان بۆ بخوێنی انشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم ثم يتولى فريق منهم وهم معرضون ذلك بأنهم قالوا لن تمسنا النار إلا أياما معدودات وغرهم في دينهم ما كانوا يفترون فكيف إذا جمعناهم ليوم لا ريب فيه ووفيت كل نفس ما كسبت وهم لا يظلمون قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير صدق الله العظيم. دەست خۆشە مامۆستایان زۆر بەخێر بیت. زۆر سپاس. خۆی گەورە زەخێتاندا و سەرکەوتوتان بکەنشان. پلازان و خۆشەویستان هیواخوازین کە هەمیشە و هەموو کاتێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت. دەگەڕێمەوە لای هاوکارانم بەخواتان دەسپێرم. وەرە ئایزان جەژنتان پیرۆز بێ یا ڕەبی خی گەورە تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆزی لە هەموو لایە قبول کرد بێت. جەژنێکی خۆش، ڕۆژێکی خۆش، پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.